بەناوی خوای بەرزوو بێ هاوتا سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەم ڕۆژ هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتینەمان بۆ ئامادەکردوون ئەخوازیین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی بەڕێزی بەرنامەی پەیامی ڕۆژ لە کوێگەن جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بێت تەمەنای ڕۆژێکی پڕلا سوودەی و کامەرانیتان بۆ خوازیین وێ دەکەین لە مانگی مەولودی پێغەمبەری پێشەواماندا صلی الله علیه وسلم هەمووتان بە ئارامی و ئاسوودەییەوە بژین و هەمووشمان لەژێر سایە و سێبەر و ئاڵاو دروشمەکانی پێغەمبەری پێشەوادا کۆ ببینەوە ژیان بکەین و ژیان بەڕێ بکەین. خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێدا ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین لەگەڵ هاوکارم شەیدا. پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ لە دوو تەوەر پێکاتوە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کامانن ئەو خۆراکانەی کە بۆ کەسێکی بەساڵات و پێویستن بە تایبەت لە کۆمەڵگەی ئەمەدا زۆر جار مرۆڤ بەهۆی هەڵکشانی تەمەنی و سەر هەڵدانی کۆمەڵێ لە نەخۆشیە درێژخایەنەکان تێیدا دەست دەگرێتەوە لە بەشێ لە خۆراکەکان یا خواردنانی کە ڕۆژانە بەرخوردیان لەگەڵاکە. بۆیە ئێمە ئەمڕۆ بە پسپۆڕێکی شارەزاوە خوێنمایی تەواو دەدەینە ئەو کەسانی کەوا تەمەنیان لە هەڵکشاندایە و بەرەو پیربوونە چەند کامانن ئەو خۆراکە تەندروستانەی کە پێویستە بیخۆن و ئەوانەش کامانن کە پێویستە لێ دووربکەونەوە. تەوەری دومی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر 16هەمین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئەمڕۆ 3/11 پێدەنێنە نێو 16هەمین ساڵیادی ڕێکخراوەکەوە. 3 میوانی جیاواز لە هەیکەلی ڕێکخراوەکە لە هەڵەبجە و هەولێر و سلێمانی قسە لەسەر کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەیان و پلانی ساڵی داهاتوویان دەکەن. ئەمانە ئەو دوو تەوەرەیەن کە ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژ پێک دەێنن لەگەڵ ئەو بڕگە هەمیشەیی و ڕاپەرت و زانیاریانەی کە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستمان ئامادەکرد. بەڵایزدان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشەوەی سەرجەم شار و شارەشەکانی هەرێمی کوردستان. نرخی دراوەکان پێکەوە ئاشنا دەبین بۆ گۆڕانکاریانەی بەسەر دراوەکان و نرخەکانیان داهاتووە. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لە ڕوودا و مێژۆ گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریان بین. سێ یانزەی ساڵی 644
شەیدکردنی پێشەوەی دادپەروەری ئیسلام و خەلیفەی دووەمی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەسەر بێت ئیمامی عومەری کوڕی خەتاب لە نوێژی بەیانیدا و لە کاتی پێشنوێژیکردنی بۆ مسلمانان لەلایەن ئەبوو لؤلؤەی فەیروزی و بە پیلانێکی پێشوەختەیدا ڕێژراوەوە یەکەمین کەسە لە مێژووی ئیسلامدا نازناوی شەهیدی میحرابی پێ بدرێت بەهۆی ئەوەی لە میحرابەکەی پێغەمبەری پێشەوادا درودی خوای لێبێ بریندار کرا و پاشتر شەهید بوو ئیمامی عومەر لەو کاتەدا تەمەنی 63 ساڵ بوو و ماوەی 10 ساڵ خەلیفەیەکی دادپەروەر و دڵسۆزی مسلمانان بوو پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەسەر بێت لەبارەیەوە دەفەرمێت ئەگەر لە دوای من پێغەمبەرێکی تر بهاتایە ئەوە عومەر دەبووە پێغەمبەر ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە چڵەپۆپەی عەدالەت و دادپەروەریدا دەنرێت و لە سەردەمی زێڕینی داتوانی ئیسلام بگەێنێتە عێراق و شام و نیوە دورگەی عەرەبی و لە سەردەمی دەسەڵاتیدا کۆتایی بە هەردوو ئیمپراتۆریەتی ساسانی و ڕۆمەکان بهێنێت ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت یەکێکە لەو دوو کەسەی کە بەهۆی ئازایی و لێهاتوویانەوە پێغەمبەری پێشەوامان دوعای مسلمان بوونی بۆ کردن تا بەهۆی ئەوانەوە ئیسلام عەزیز بێت سێیانزەی ساڵی 1957 ڕەوانەکردنی سەگێک بە ناوی لایکا بۆ بۆشاییەکانی ئاسمان لە ڕێگەی کەشتێکی ئاسمانی بە ناوی سوتنەکتووی سۆڤیەتەوە کە یەکەمین ئەزمون بووە ئەو وڵاتە جێبەجێ کرد لە ناردنی گیاندارێکی زوندوو بۆ بۆشایی ئاسمان کە پاشتر بە سەرکەوتویش گەڕایەوە بەڵام سەرکەوتنی لە هێنانە و بەدەستهێنانی زانیاری بەدەست نەهێنا بوو سێیانزەی ساڵی 1992 سەرکەوتنی بیل کلینتۆن بۆ پۆستی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە سەرڕکابەرەکەی کە بریتی بوو لە جۆرج بۆشی باوک و لەو پۆستە مایەوە بۆ ماوەی 8 ساڵ بڕیاردان لە جەنگی کەندە و لە دژی عێراق لەلایەن جۆرج بۆشی باوکەوە کاریگەری هەبوو لە سەردابەزینی هەست و دەنگی ئەمریکەکان لە ناوخۆی وڵاتدا لە بەرژەوەندی جۆرج بۆشی باوکدا بیل کلینتۆن ساڵی 1946 لەدایک بووە بووەتە 42مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سێیانزەی ساڵی 2004 لە هەمان ڕۆژی سەرکەوتنی بیل کلینتۆنی سەرۆکی 42مینی ئەمریکا بەسەر جۆرج بۆشی باوکدا جۆرج دەبلیو بۆشی کوڕ بۆ جاری دووەم بۆ بە سەرۆکی ئەو وڵاتە و سەرکەوتن بە سەرڕکابەرەکەی جۆنچکێری پاڵێوراوی دیموکراتەکانی ئەمریکا سەرکەوتنی ناوبراویش دەگەڕێتەوە بۆ بەهێزکردنی پێگەی ئەمریکا لە جیهانی ئیسلامیدا و لە ناوبردنی هەردوو ڕژەمی بەعز لە عێراق و تالیبان لە ئەفغانستان و داگیرکردنی وڵاتەکانیان جۆرج بۆش لە کاری سیاسی خۆیدا پەیڕەوی لە تیۆری ماکیاڤیلی دەکرد کە دەڵێت بۆ گەیشتن بە ئامانج هەموو شێوازێکی کار ڕەوایە سێیانزەی ساڵی 2003 کۆچی دوایی نووسەر و شاعیر و ئەدیبی گەورەی ڕووسی ڕەسوڵ حەمزاتۆڤ لە تەمەنی 80 ساڵیدا ناوبرا و یەکێکە لە نووسەرە کاریگەر و ناودارەکانی یەکێک لە کۆمارە موسڵمانەکانی ڕووسیا و خاوەنی شاکاری داغستانی منە کە وەرگێڕاوە بۆ زمانی کوردی کە باسێکی ئەدەبی گرنگە لەبارەی ژیان و کلتور و زمان و شێعری داغستانەوە یەکێک لە قسە کاریگەرەکانی ئەوەیە دەڵێت مرۆڤ بە 2 ساڵ زمانی دەپژێت بەڵام دەبێ 60 ساڵ فێر ببێ یا هەوڵ بدات چۆن زمانی بگرێت و بەکاری بهێنێت سێیانزەی ساڵی 2015 کۆچی دوایی ئەحمەد شەلەبی یەکێک لە سیاسەتمەدارەکانی عێراق و یەکێک لە ئۆپۆزیسیۆنەکانی ڕژێمی سەدام حوسێن بە هۆکارێکی نادیار لە تەمەنی 69 ساڵیدا کە گومان کرا ناوبرا و دەرمانخوار کرابێت سێیانزەی ساڵی 2002 لە هەڵبژاردننی تورکیا پارتیداد و گەشەپێدانی ڕەجەب تەیب ئەردۆغان بە شێوەیەکی بەرچاو سەرکەوتنی بەسەر ڕکابەرەکەیدا بەدەستهێنا و ناونرا کودەتای سپی بەسەر عەلمانیەتدا دووبارە سڵاوتان لێبێت تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر دیاریکردن یام کامانن ئەو خۆراکە تەندروستانەی بۆ کەسێکی بە ساڵات و گرنگن بێگومان وەک پێشتر ژاماژەمان پێکرد کە مرۆڤ لەگەڵ هەڵکشانی تەمەنی و چوونە نێو قۆناغی پیریەوە وەکۆڵێ بەرگری لێکریام کۆمەڵێ لە خۆراکە خۆش و بەچێژ و کاریگەرەکانی لێمەنعاکرێ ئێمە لەم بەرنامەیەدا قسە لەسەرەوەکەین کە چۆن سیستەمێکی تەندروست بۆ خۆراکێک بۆ تەمەنەکانی سەر و 40 ساڵ یام هەڵکشا و بەرەو پیری چوون دابنین لە ڕێی پسپۆڕێکی شارەزای بواری خۆراکەوە بەڕێز دکتۆر ئیبراهیم تایر معروف پسپۆڕی خۆراک
سڵاوت لێبێ و بەیانیتان باش سپاس بە و دەرفەتەی کە بە ئێمەتان بەخشی دکتۆر با لەوێەوە بپرسم سەرەتا ئێمە ئێستا وەکو گەنجێک کە لە تەمەنی 28 ساڵی داین ئایا شێوازی دروست مامەڵەکردنمان لەگەڵ خۆراک و خۆراکە تەندروستەکان گەرنتی ئەومانەداتێک کە ئێمە لە هەڵکشانی تەمەندا بتوانین بە بێگرتنەوەی خۆراکێک وەکو چەوری و نازانم سوێری و ئەم شتانە بەردەوام بین مەبەستمەوێ ئێستای ئێمە ئەگەر بە قۆناغێکی دروستدا بڕۆین لە داهاتوودا هەر ئەبێ واز لەو خۆراکانە بینین کە بۆ تەندروستیمان خراپن. بەڵێ پێشەچی بە ناوی خودای گەورە بەخشندە مهرەبان بەیانی ئێوەش باش سڵاوتان لێبێتن. دەوان مرۆڤ بە هەردوو ڕەگەزیەوە بە نێرینە و مێینە پاژەوەی کەوا دەگاتە تەمەنی 40 ساڵی گۆڕانکارێکی زۆر ڕوودەداتن لە پێکاتەکانی لەشی بۆیە ناتوانێ هەمان ئەو خواردنانە بخواتن کەوا لە تەمەنی گەنجێتی دەیخوارد. تەمان لە دوای تەمەنی 40 ساڵی لە هەردوو ڕەگەز چونکە هۆرمۆنەکان دەست بە گۆڕانکاری دەکەن بۆیە زندە چاڵاکی لەشی ئینسان لە 105 دادەبەزیتن گەدە و ڕێخۆڵە کاری خۆی بە تەواوەتی ناکاتن چونکە ترشێنەکان و ڕژێنەکانی دەگۆڕێتن و هەروەها بارستەی چەوری لە لەشی زیاد دەبی بە پێچەوانەوە ماسوولکەکانی بەرەو زەعیفبوون و بەرەو بێهێزی و بەرەو چێشکەمی دەڕواتن. و هەروەها زۆر جار هەیە باڵاش دەوری هەیە چونکە مادەی کالیسیۆم لە لەشی ئینسان کەم دەبتەوە فەقەراتەکانی زیاتر بەرەو خوارەوە دێن لەوانەیە باڵای بە شێوەیەکی کەم بێتە خوارەوە یعنی باڵای کورد دەبتەوە چونکە بە تایبەتی لە ئافرەتان هۆرمۆنێکە کە ناوی ئیسترۆجینە کاتێک کەم دەبتەوە لە پاش تەمەنی 40 ساڵی گۆڕانکارێکی بەرچاو لە لەشی ئافرەت ڕوودەداتن ئێسقانەکانیشی بەرەو نەرمبوون دەڕۆن پێی دەرێن ئۆستیۆپۆرۆسیس و هەروەها باڵاشی لەوانەیە سانتیمەترێک یان سانتیمەتر و نیوێک کەم بێتەوە. تەبەن هەر لەو تەمەنەشدا بێزگەلەوەی کەوا کار و زندە چاڵاکیەکانی لەش لە 105 کەم دەبتەوە هەروەها دەبینین مادەی کالیسیۆمیش لە لەشی ئینسان کەم دەبتەوە و هەروەها هەندێک لە هۆرمۆنەکانی تریش بەرەو کەمبوون دەڕۆن بۆیە پێویستە هەردوو ڕەگەز لە دوای تەمەنی 40 ساڵی ئەو خواردنانەی کەوا پێشتر بە ئارزووی خۆیان خواردووە و بە ڕێژەی جیاجیا پێویستە ئەو خواردنانیان لە بۆ ڕێک بخرێتن ئەگەرنا ڕوبەڕووی جیرۆگرفتی تەندروستی زۆر دەبنەوە. زۆر باشەکە دکتۆر زانایان دەڵێن لەو تەمەنەدا وا پێویستە ئینسان وەرزش زیاد بکاتن بەلای کەمی ڕۆژێ نیو سەعات لە بۆ 40 دقیقا وەرزشی نەرم بکاتن زۆر تند و تۆڵ نەبیتن بۆ ئەوەی تعویزی ئەو گۆڕانکاریە بکاتەوە چەوری کەم کاتەوە عەزەڵاتەکان و ماسوولکەشی بەرەو تند و تۆڵی بڕۆن و هەروە پێویستە خواردنی خۆی ڕێک بخاتن ئەو خواردنانەی کەوا پێشتر دەی خوارد دەبی بەلای کەمی لە 150 هەتا 60% خواردنەکانی بگۆڕێ ئێستا بە پشتیوانی خۆی پەروەردگار بۆتانی باز دەکەین. زۆر باشەکە بگورە کار دکتۆر زۆربەی پزیشکەکان ئاماژە بەوەکەن کە مرۆڤ بەتایبەت خانمان زیاتر لە سەر و تەمەنی 40 ساڵیەوە معارزن بەوەی کاتوشی جەڵدە ببن بەتایبەت جەڵدەی دڵ کەواتە گرنگترین ئەو خواردنانەی کە مەفروزە هەم خانمان یاخود پیاوان لا سەر و تەمەنی 40 ساڵیەوە بیخۆن ئەو خواردنانە کامانن کە بە دوور بن لەوەی کە تووشی جەڵدە ببن. بەڵێ طبعا لەسەر خواردنەکە بەڵام یە خاڵترم مابووم پێویستە ڕۆژانە ریاضە بکەن لە پاش تەمەنی 40 ساڵی ریاضێکی نەرم بکەن و هەروە ئەگە جغارە چێش بن پێویستە وا لە جغارە چێشان نەرگەلە بینن چونکە کاریگەریەکەی زۆر بەقوترە لەسەر بە تەمەنەکان نەک لە گەنجەکان و پێویستە خەویشی ڕێک بخرێتن چونکە خەویش بەڕاستی زۆر زەرورە بۆ ئینسان لە پاش ئەو تەمەنەی خەوەکەی بەحاڵە بکاتن لە مابینی سەعاتەی شەو بخەوێتن لە بۆ سەعات 5 بەیانی یان لە بۆ 6 بەیانی ئەو کاتە 7 ساعت دەخەوێت تێرخەو دەبێتن ئەوە وە دەکاتن تەندروستیەکەی باشتر بێتن بێنە سەر خواردنەکان. طبعا ئەو پرسیارەیە کەوا جەنابەت باست کرد ئافرەتان لە پاش 40 ساڵی تووشی نەخۆشی جەڵتە دەبن. طبعا لە پێش تەمەنی 40 ساڵی پیاوان زیاتر تووشی نەخۆشی جەڵتە دەبن نەخۆشی دڵ و جەڵتە و زەخت دەبن لە ئافرەتان چونکە ئافرەت لە کاتی تەمەنی زاوزێ کە دەکات لە تەمەنی 15 ساڵ لە بۆ 45 ساڵ هۆرمۆنێکیان هەیە پێ ئیسترۆجین
ئەو ئیسترۆجینە وا دەکاتن کە ئافرەتان کەمتر تووشی نەخۆشی پەستانی خوێن و نەخۆشی دڵ و نەخۆشی جەڵتەی دڵ و یان جەڵتەی مێشک بن بەڵام لە دوای تەمەنی 40 ساڵی ئەو هۆرمۆنە بەرەو کەمبوون دەڕواتن بۆیە ئافرەت لە پاش ئەو تەمەنە منداڵیشی نابی ئەو هۆرمۆنە خۆی بەرپرسە لە منداڵبوون و ڕێخستنی بێنوێژی مانگانەی کاتێک ئەو هۆرمۆنەکەم دەبتەوە ئافرەتیش بە هەمان شێوە معڕەزە لە بۆ ئەوەی کەواتوشی نەخۆشی دڵ و نەخۆشی پستانی خوێن و نەخۆشی جەڵتە بێتن بۆ ئەوەی ئەو نەخۆشیانەمان لە کۆڵ بێتەوە هەروها بۆ ئەوەی لە دوای تەمەنی 40 ساڵی تەندروستمان ڕێک و پێک بیتن بە تەندروستی بژین پێویستە ڕەچاوی ئەو خاڵانەی خوارەوە بکەین خاڵی یەکەم لە خواردنەکان ئەوەیە پێویستە چەوری کەم بکەینەوە هەتا پێمان بکرێتن ئەو خواردانەی کەوا چەورن کەوا مادەی ڕۆنیان زۆر تێدا هەیەیان چێشتەکانمان ڕۆنی کەم تێ بکەین خۆی کەم تێ بکەین تاوەکو توشمان بەو نەخۆشیانە نەبیتن و هەروها پێویستە سەوزە و میوە زیاتر بخۆین چونکە ئەوانە هەم ڤیتامین و هەم کانزای باشیان تێدا هەیە و هەروها ڕیشاڵی زۆریشیان تێدا هەیە هەم پێتێر دەخۆی هەم توشت بە نەخۆشیەکانی سەردەم ناکاتن کەوا نەخۆشی قەڵەویە و نەخۆشی شەکرەیە و نەخۆشی زەختە و نەخۆشی دڵ و نەخۆشی جەڵتەیە ئەوانە زۆر مهمە لە بۆ ئینسان لە پاش ئەو تەمەنە هەردوو ڕەگەز بە تایبەتی ئافرەت زیاتر پێستەیان وشک دەبێ یان پێستەیان لۆز دەبیتن و یان پرچیان قژیان بەرەو سپیبوون دەڕواتن ئەوەش مهمە پێویستە ئاگامان لێبیتن بزانین ئەو خواردنانەی کەوا وا دەکاتن ئێمە ئەو نەخۆشیانە یان ئەو شێوانەی کە باسمان کرد لێمان دوورکەوتەوە پێویستە کام خواردن زیاتر بخۆین ئینسان پێویستە ڕۆژەی لە دوای ئەو تەمەنە بەلای کەمی دەبی 6 گلاس هەتا 8 گلاس ئاو بخواتەوە تاوەکو پێستەی جوان و تەڕ بێتن و هەروەها پێستەی وشک و پێستەی لۆچ نەبێتن و هەروەها پێویستە ئەو خواردنانە بخواتن کەوە مادەی کۆلاجینی تێدایە و ڤیتامین سی تێدایە و ڤیتامین ئەی تێدایە لەگەڵ مادەی زینگ و کالیسیۆم لەگەڵ مادەی مەگنیسیۆم چونکە ئەوانە وا دەکەن کەوا پێستەمان جوان بێتن ڕێک و پێک بێتن زووتر چولۆچ نەبێتن لەو خواردنانەی کەوا کۆلاجینیان تێدایە یان ڤیتامین سی و ڤیتامین ئەی تێدایە بریتە لە جێزەر و کولەکەی زەردی گەورە ئەمە پێی دەڵێن کودی زەردی گەورە هەروەها قەیسی و ئەو خواردنە سەوزەکان بە شێوەیەکی گشتی هەموو سەوزەکان مادەی مەگنیسیۆمیان تێدا هەیە و هەروەها جەرجیر و سپێناغیش لە بۆ پێستە زۆر مهمە و چەرەزاتیش بە شێوەیەکی گشتی نابی ڕۆژانە زۆر بخورێ چونکە خۆی و چەوری زۆر تێدایە بەڵام هەفتەی 2000 دەتوانێت پیاڵەیەک لە سەرەزات بخورێتن چونکە ئەویش مادەی مەگنیسیۆم و زنگی تێدایە هەم لە بۆ قژ باشە هەم لە بۆ پیستە باشە هەتاوەکو پیستەکەی وشک نەبێتن و چرچ و لۆچ نەبێتن بە زەیتیش ئەگەر بکرێتن ڕۆنی زەیتی زەیتون بەکاربێتن یان زەیتی کەتان پێدەرن بدوور کەتان ئەوانە هەم لە بۆ پێستەی باشە هەم لە بۆ قژی ئینسان باشە هەم لە بۆ کۆلیسترۆلی تێدا نیە توشمان بە نەخۆشی زەخت و نەخۆشی دڵ و نەخۆشی جەڵتە ناکاتن و هەروە ڤیتامین بیەکان ئەوان ڤیتامین بیش لە بۆ پێستە زۆر باشە لە بۆ پرچیش باشە بە تایبەتی ڤیتامین B1 و B2 ڤیتامین B6 ئەوانش لە جگەر هەنا پێویستە ئینسان حەلەقەل مانجێ 2000-3000 جگەری بخواتن جگەری حیوان ڕۆژانە گلاسەک شیر بخواتن بەڵام شیرەکە کەم چەوری بیتن هەتا پێ قەڵەو نەبی و تووشی بە زەخت و چەوری نەبێتن و هەروەها ئەو مادانەیەکەوە ئەنتی ئۆکسیدانتی تێدایە ئەنتی ئۆکسیدەن بریتێ لەو مادانەیەکەوە دژی سەرەتانن ئەوەش لە چ هەیە لە ئۆمیگا-3 هەیە ئۆمیگا-3 لە ڕۆنی ماسی هەیە لەگەڵ بدووری کەتان لەگە زەیتون ئەوان ئۆمیگا-3یان تێدا هەیە زۆر سوودی لێ دەبینیتن خواردنی ماسیش بەڕاستی مهمە ئینسان لە پاش ئەو تەمەنەی هەفتەی 2000 گۆشت ماسی بخواتن بەڵام بە شێوەیەکی کەم نەسێمەتەن زۆری بخواتن 350 غرام هەفتەی 2000 گۆشت ماسی بخواتن ئەوەش لەبەرەوەی مادەی ئۆمیگا-3 تێدا هەیە و هەروەها چەوری کەمی تێدا هەیە و عەزڵاتەکانیشی بە قوت دەکا و ڤیتامینی باشی تێدا هەیە تەماتەش خواردنێکی باشە تەماتە دوو سوودی هەیە هەم یەکەمیان لە بۆ پێستە باشە و هەروەها لە بۆ پرۆستاتیش باشە لە ڕەگەزی پیاوان و دەڵێن تەماتەش هەندێک مادەی تێدا هەیە و دەکاتن کەەوە ئینسان درەنگ
پیر بێتن ینی پیرەتی پێوە دیار نەبێتن ئەویش ناوی بە شێوەیەکی زۆر بخوا چونکە تەماتەش زۆر جار هەیە لە بۆ بەردی گورچیلە زیانی هەیە ئەگەر بێت و بە شێوەیەکی زۆر بخواتن. بێنەسە دانەوێڵەکان لە هەمیان بە سووتتر بریتە لە نیسک بڵێ. بەڵێ باست لەو خواردانە کرد ئەو خواردانەی کە خێران و یاخود بەستون و لە قوتون راون زۆربەی جار دەبینین کە ئەوانەشیان لە تەمەنی سەر و 40 ساڵیەوەن ئەم جۆرە خواردانە بەکارهێنن کەواتە کاریگەری خواردنی خێرا یاخود بەست و ئەوانەی کە لە قوتون راون ئەوانە چ کاریگەریکی خراپیان دەبێت لەسەر و ئەو کەسانی کە تەمەنیان لە سەر و 40 ساڵیەوەیە. ئەو خواردنی زەنابێت باسکردن کە خواردنی بەستووە یان خواردنی معلباتی کردن یان ناوچی سەنە ئەوانە لەو هەموو تەمەنێک و لە هەموو ڕێگەزێک خراپە بەتایبەتی لۆ منداڵ چونکە ئەوانە مادەچیان تێدا پێدەن مادەی حافزە هەتا ئەو خواردانە بۆگەن نەبێتن ئەو مادە حافزە تەبەن زیانی لە بۆ مەعیدە هەیە زیانی لە بۆ قۆڵۆن هەیە زیانی لە بۆ گورچیلەش هەیە و هەر ئەو مادە حافزە ئەگەر بێت و ئینسان زۆری بخواتن لە ناو خواردنی خێرا یان لە ناو جبسە یان ناو نۆتێلایە یان لە ناو ئەو خواردنەکان کە ناو قوت و دانراون هەتا بۆگەن نەبێتن ئەو مادانە بەڕاستی زیانی تەندروستی زۆر هەیە هەم لە بۆ گەورە هەم لە بۆ منداڵان ئەوجە لە تەمەنی 40 ساڵ بەسەرەوە بێتن یان بچووکتر بێتن بۆیە نەسیحەت و ئامۆژگاری ئێمە ئەوەیە تا پێمان بکڕی ئەو خواردنانە کەم بەکاربێنین چونکە زیانی لە بۆ هەموو تەمەنێکەیە بەتایبەتی لە دوای تەمەنی 40 ساڵ چونکە ئەو مادە حافزانە مادەی کیمیاوین کاریگەی لەسەر گورچیلە و لەسەر قۆڵۆنی زۆرە بۆیە واچاکە لەو تەمەنە هەتا پێمان بکرێ خواردنەکانمان تازە بێتن کە پێی دەرێن الماکولات الطازجە یعنی تازە بێتن ئەو زۆ سەوزەیە میوەیە دوور بکەوینەوە لە خواردنەکانی ناوقوتو چونکە متەکیدم 100% زیانی لە بۆ هەموو ڕێگەزێکەیە لە بۆ هەموو تەمەنێکشەیە بە تایبەتی لە تەمەنی 40 ساڵ بەسەرەوە. بەڵێ دانەوێڵەکان تەبەن نیسکمان هەیە و بەزالیامان هەیە و فاسوولیای سپیمان هەیە ئەوانە هەمیان بە سوودن لەبەرەوەی ڤیتامینی باشیان تێدا هەیە هەم لە بۆ مەعیدە سووکن هەم قۆڵۆنیش بە ئاسانی دەتوانی بەڕێیان بکاتن هەم لە بۆ قەبزی باشە لە تەمەنی 30 ساڵ بەسەرەوە بۆی ئەوانش پێویستە هەفتەی 2003 بیان خواتن بەڵام ڕۆنیان کەم تێبکا و خوێشیان کەم تێبکاتن. بەڵێ کاک دوکتۆر پێشتر باستت لەوە کرد ئاماژەت بەوەیە کە ئەوانەی کە لە سەر و تەمەنی 40 ساڵیەوەن یاخود تەمەنیان بەرەو هەڵکشانە دەتوانن وەرزش بکەن بەڵام وەرزشێکی نەرم لێرە بزانین مەبەستمان لە وەرزشی نەرم چییە چونکە زۆر جار دەبینین کە سەردانی هۆڵەکانی وەرزشمان کردووە خانمانمان بینیوە بە تایبەت کە تەمەنیان لا سەر و 40 ساڵی بگرە 50 ساڵیشەوە دەبێت کە هەموو جۆرە ڕاضەیە یاخود هەموو ئامێرەکانی وەرزشیان بەکار هێناوە بەمبەستی دابەزاندنی سەرجەم بەشەکانی کێشیان کەواتە ئایا هەموو جۆرە وەرزشکردنێک تەندروستە بۆ ئەو خانمانەیان ئەگەر تەنانەت پیاوانیش بن کە تەمەنیان لە سەر و 40 ساڵیەوە بێت بزانین مەبەستی جەنابێت لا وەرزشی نەرمکردن کە پێشتر ئاماژەت پێ کرد کام وەرزشەیە؟ طبعا وەرزش دوو زۆری سەرەکی هەیە زۆرێکیان پێدەن وەرزشی نەرم زۆرشیان پێدەن وەرزشی قورس و توند طبعا لە ئەو تەمەنە بە تایبەتی لە بۆ ئافرەتان چونکە هۆرمۆنی ئیسترۆجینیان کەم دەبتەوە ئەو هۆرمۆنەوە دەکا ئێسقانی ئافرەتان تند و تۆڵ بکاتن عەزەڵاتەکانیان تند و تۆڵ بکاتن بەڵام لەو تەمەنە ئەو هۆرمۆنە نامینێتن ئیسترۆجین کە ئیسترۆجین نەما کالیسیۆم لەشیان کەم دەبیتن بە کالیسیۆمیش کەم بوو ڤیتامین دیش کەم دەبیتن ئەگە ڤیتامین دیش کەم بوو کالیسیۆمیش کەم دەبی وا دەکا فەقەراتەکانیان زعیف بێتن ئێسقانەکانیان لاواز بێتن بۆیە بۆ خانمان بە تایبەتی سەروی تەمەنی 40 ساڵیەوە وا چاکە وەرزشەکانیان سووک بێتن وەرزشی سووک بریتە لەوەی کەوا ڕۆژانە سعاتێک بە پێیان بڕۆن بە هێواشی یان لەسەر جیهازی ڕۆیشتن دەتوانن بڕۆن بەڵام پێویستە خێراییەکەی کەم کەنەوە بیکەنە دەرەجە 3 4 5 تێپەڕ نەبیتن چونکە ئەو ریاضە قورسانە کاتێکە دەیکەن و ئەگەر بێت و قەڵەویش بیتن یان نەقسی کەم و کوڕی هەبیتن لە یەکێک لەو ڤیتامین و کانزایانە خوا نەخواستە بەر بتەوە جێیەکی دەرچێتن زۆر جار هەیە تووشیان بە سۆفان و فەقەرات دەبیتن زۆر جار هەیە تووشیان بەوەی دەبیتن کەوا تووشیان بە فتق بێتن چونکە ئەوانە عەزەڵاتەکانیشان نەرم بووە لەگەڵ کردداری منداڵ و لەگەڵ کردداری بێنوێژی بۆیە نابی ڕاضی تون بکرێتن چونکە متەکیدم تووشیان بە یەکێک لە ماپی خراپەکان ڕاضی تون و تۆڵ دەبێتن ڕاضی تون و تۆڵ قەزمان ئەوەی ئاسم برنکردن لە بۆ ئافرەتان باش نییە و هەروە غاردانی خێرا لە بۆ ئافرەتان باش نییە چونکە بەربتەوە لەوانەیە جمگەی ئازار دەچێژیتن یان فەقەراتەکانی یان لەوانە بتە هۆکار لە بۆیکەوە
یەکێک لە ڕیباتەکانی چۆچی تەمەزوق بکاتن یان بتەقیتن بۆیە باش نییە کەواتە ڕاضەی ئافرەتان مەلەوانی زۆر باشە مەلەوانێکی بەهێواشی بکاتن ئەگەر مەلەوانیش نازانی لە ناو ئاو بڕواتن ئەوە ڕاضەشی زۆر چاکە یان ڕۆشنەکی هێدی و هێواش بکە وەک باسمان کرد ڕۆژێ 40 دقیقە تا سعاتێک بتوانی بەهێواشی بڕوا خراپ نییە ڕاضەی ئەلعاب سوودیەکان هەمیان ڕاضەی قۆڵ و باڵ و سینگ و زێک هەمووی دەتوانی بکاتن بەس بە شێوەیەکی هێواش لۆ ئافرەتان شنا و باش نییە لەبەرەوەی ڕاضەیەکی قورسە و نەوەک تووشیان بە فتقی ناوەک بێتن بۆیە بە ڕاضەی پەسەندی دانانێم ئاسنیش دەتوانن بیکەن بەڵام چیلۆیەک هەتا 2 چیلۆ زیاتر هەڵ نەگرن بەدەست کاتێکە ڕاضەکانی سینگ و قۆڵ و باڵ دەکەن چونکە برندکردنی ئاسنی زۆر دوو زیان دەبینیم یان دەبتە هۆکار لە بۆ ئەوەی ببتە پسڕانی ماسوولکەکانی دەستیان وەش باسمان کرد ماسوولکە لەو کاتی زەعیف دەبی لە 40 ساڵی ئێسقانیش زەعیف دەبیتن و لەوانەشە ئەگەر ڕاضەی قورس زۆر بکاتن بە تایبەتی ئاسن برندکردن سەوریەکەی دەبتە عەزەڵات ئەو کاتی هەم کێشی دانا بەزیتن هەم دەبتە هۆکار لە بۆی عەزەڵاتەکانی ئەزیەت و ئازاری بداتن. بەڵێ کاک دکتۆر زۆر خواردن و کەم خواردن ئەبێت چۆن بێت چونکە بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەیە زۆربەی تاکەکانمان تا ئێستا ئاستی هۆشیاریان نەگەیشتوتە ئەو ئاستەی کە بتوانن سیستمی خۆراک یاخود سیستمی خواردنی خۆیان ڕێک بخەن تەنها خواردن بۆ مەبەستە بەکارهێنن بە مەبەستی تێربوون کە زۆر جار دەبینین دەزانین کە دەبێت ئەوەندە خۆراک خواردن بخرێت کە بزانین ئەو خانانەی ناولەشمان چەندە پێویستیان بۆ خۆراکانە بۆ مادانە بۆ خواردنەیە بەڵام بەداخەوە دەبینین لە کۆمەلگایەمە زۆر گوێ بە سیستەمی خواردن نادرێت نازانن کە سیستەمی خواردنی خۆیان چۆن ڕێک بخەن کەواتە زۆر خواردن و کەم خواردن لا سەر و تەمەنی 40 ساڵیەوە تا بەرەو سەرتر ئەبێت چۆن بێت ئەبێت چۆن ئەو سیستەمە ڕێک بخرێت. بەڕاستی پرسیارەکەت زۆر ڕێک و جوانە لەو تەمەنیدا پێویستە خواردنەکان کەم بکەینەوە چونکە بیدار باسم کرد لە پاش تەمەنی 100 ساڵی هەتا دەگاتە 6 ساڵی زیندە چالاکیەکانی لەش ئینسان لە 5 تا لە 10 کەم دەبێتەوە و هەروەها هۆرمۆنەکانیش ئالوگۆڕیان لە ناو دەکەوی زۆربیان کەم دەبنەوە بۆیە پێویستە خواردنەکانمە کەم بکەینەوە. ڕۆژانە ئافرەت لە تەمەنی 40 ساڵ پێویستی بە نزیکەی کەمتر لە 2000 کالۆری هەیە بەڵام لە تەمەنی گەنجێتی پێویستی بە 2200 کالۆری هەیە بەڵام ئێستا کە تەمەنی لە 40 تێپەڕیوە پێویستە کالۆریەکان ینی کالۆری پێ ئەسعولات الحرارية یان تاقەی پێدەن وزەی پێدرێن پێویستە ئەو وزەی کەم کاتەوە بیکاتە بینی 1000 لە بۆ 1500 چونکە پێویستی پێی نییە ئافر لەو تەمەنە منداڵی شیرەخۆرەی نییە و سکپڕیشی نییە ئەوانە پێویستیان بە تاقەی هەیە ئەو کاتی پێویستی بە تاقە وزەی کەمتر دەبتەوە پێویستە خواردنەکانی کەم کاتەوە بەڵام وا چاکەوە باسمان کرد هەندێک زوو بخەویتن زوو هەستی نانی بەیانی بخواتن بەڵام نانی بەیانی وەک پێشتر نابی مەتەلەن هەموو ڕۆژێ قەیماغ و سەرتوی ماستی و یان هێرکە و ڕوون بخواتن پێویست ئەوانە کەم کاتەوە هێرکە لە باتی لە ڕوون کاتن بە کوڵایی هەفتەی 2000 بخوا ماست پێویستە بیخواتن بەڵام ماستەکە سەوری کەم بێتن هەفتەی 2000 زیاتر نەخواتن بەیانیان ڕۆژێک دەتوانی مەتەلەن گوێزی بخواتن یان لەگەڵ باوی بخوا ڕۆژێک دەتوانی قاپک نسکێنەی شل بخواتن بەیانیان ڕۆژێک دەتوانی گلاسێک شیر بخواتن هەتا ئێسقانەکانی بەقوت بیتن و مادەی کالیسیۆمی زیاد بیتن بەڵام ئێمە دەبینین عادەتمان واگرتووە بەیانیان بە ئارەزوی خۆمان هەموو ڕۆژە نەفسی خواردن دەخۆین یان سێ خواردنی پێغرا دەخۆین بەڵام ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو هەتا بەیانیانیش سەوزەی دەخۆن لەگەڵ میوە لەگە خواردنی بەیانیان پێویستە ئینسان لە دوای 40 ساڵی هەر سێ زەمە دەبی یەک لە سەسێی خۆراکەکانی سەوزە بێتن سەوزە ڤیتامینی باش تێدا هەیە کانزای باش تێدا هەیە پێتێریش دەخۆی بەڵام زیانی لە بۆت نییە بە پێچەوانەوە قازانجی هەیە و بەڵام زیانی نییە پێویستە خواردنە چەوریەکان کەم بکەینەوە لە هەر سێ زەمەکان لە زەمی بەیانی لە زەمی نیوەڕۆ لە زەمی ئێوارش و پێویستە نێوانی جەمەکانمان بەلای کەمی 5 تا 6 سعات بیتن چوە گەدەی ئینسان 4 سعاتی دەوێت هەتا خواردن هەزمەکە و بەڕێ دەکا لە بۆ 12 لە بۆ ڕیخەڵۆ بەڵام ئێمە دەبینین کاتێ کە نانی بەیانی دەخۆین لە نێوان زەمەکانیش خواردنی قورس دەخۆین بە تایبەتی ئۆکەیەکەوە پسکیتەوە نەستە لە نسکافی ئەو شتانە دەخۆین ئەوەش هەموو هۆکارن لە بۆ ئەوەی کەوا توشمان زیاتر بە نەخۆشیەکان دێتن لە بۆ زەمینی و ڕۆژ بە هەمان شێوە پێویستە خواردنەکانمان هەتا بکرێت سەوری کەم بێتن بڵێ
زۆر باشەکە چۆرکۆتا پرسیارم بۆ بەڕێز وەک پێشتر ئاماژەت بەوە کرد کە خانمان بە حکمەوەی کە دوای تەمەنی سەر و 40 ساڵیەوە زیاتر تووشی هەندێک نەخۆشی ئەبن وەکۆی کە باسمان کرد جەڵدەی دڵ و جەڵدەی دەماغ کە بە هۆی تەواوبوونی سووڕی مانگانەوەیانە کەواتە گرنگترین ئەو خواردنانە کامانن کە خانمان دوای تەواوبوونی سووڕی مانگانەیان گرنگن کە ئەو خواردنانە یاخودە و خۆراکانە بخۆن کە ڕێگری لەو نەخۆشیانە ئەکات کە دوای تەواوبوونی سووڕی مانگانەیان دەست پێ دەکەن ئەو خۆراکانە کامانن کە گرنگن خانمان لەو کاتەیە بیخۆن. بەڵێ ئەو خۆراکانێکەوە زۆر مهم لە سەوزە و میوەکان لەگەڵ خواردنەکانی تر بە خێرایی بۆ جەنابەتی باز دەکەین. دەبەن وا پێویستە کەەوە گۆشتی سۆر کەم بکەنەوە تا پێیان دەکرێتن ئەو گۆشتە سۆرش کە دەیخۆن هەفتەی لە 2000 زیاتر نەبێتن لە چەند پشکێک تێپەڕ نەبیتن زیاتر ئیتمام بدەن بە گۆشتی ماسی کەەوە سوودی زۆری بۆوان هەیە کەەوە ئۆمیگا سێی زیاتر تێدا هەیە و هەروها لە بۆ پێستەشیان باشە و لە بۆ پرچ و قژیشان سوودی زۆر لێ دەبینن. پێویستە نیسک و خواردنەکانی تروەشی فاسولیای تەڕە پاقلەی تەڕە لۆبیای تەڕە بەزالیایە ئەوانە زیاتر بخۆن بە قوڵایی نەک بچن لە ڕوونسۆکەنەوە یان بیکەنە تاوە یان بیکەنە خواردنی قورس. کولەکەی زەرد بە ئیستیفادە هەیە هەم لە بۆ پیاوان هەم لە بۆ ژنان کولەکە زەردە گەورەکان بەڵامیش بە هەمان شێوە نابی بە شێوەیەکی زۆر بیخۆن چونکە شیرناتی زۆر تێدا هەیە لەوانەیە تووشیان بە قەڵەوی دەکات یان لە بۆ سوکەری باش نییە. پێویستە سەوزەکان بە هەموو شێوەیەک زیاد بکەن لەگە خواردنەکانی خۆیان هەر سێزەمە محالە بکەن بڕێکی با لە سەوزە بخۆن و میوەکانیش لە بۆ ئافرەتان هەموو میوەکان سوودیان هەیە لە بۆ هەردوو ڕەگەز بەڵام ئەوش پێویست ئەو میوانەی کەەوە زۆر شیرنن خۆیان زۆر لێ نەدەن نەوەک تووشان بە قەڵەوی یان تووشان بە نەخۆشی سوکەری بێتن. ئەو میوانەی کەوا بۆ ئافرەتان زۆر زۆر مهمە بریتە لە قەیسی هەروەها جێزەر لەگەڵ کولەکەی زەردی گەورە لەگەڵ خواردنی سەوزەکان وەکی جەرجیرە و سپێناغا لەگەڵ سەرەزاتش محالە بکەن هەفتەی زارێک یان 2000 بیخۆن بەڵام ئەوش بە شێوەیەکی کەم پیارەکەتە گلاسێک تێپەڕ نەبی هەفتەی 2000 زاریش تێپەڕ نەبیتن ئەگەرنا ئەوی چکە چەوری خۆی زۆر تدا هەیە لەوانەیە تووشیان بە نەخۆشی زەخت و بە نەخۆشی دڵ دەکاتن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم تایر معروف پسپۆڕی تەندروستی خۆراک زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاس بۆی کە ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بووی. بەڵێ عزیزان ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام دەبین لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان لە چەند ڕۆژی ڕابردوودا هەواڵێکمان بۆ خوێندنەوە لەسەر گرتەیەکی ڤیددیۆیی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئاماژە بەبوونی حەبێکی کوشندە بەتایبەت بۆ منداڵ و ئیفلیچکردنی مناڵ کردن بۆ خوێندنەوە کە بەتایبەت لە سنووری خۆپاراستنی هەولێر بوو بەڵام دوێنێش لە چەند وێنە و گرتە ڤیددیۆیەکی دردا ئاماژە بەوە کراوە کە لە سنووری زۆنی سەوزدا حەبەکە بینراوەتەوە و ڕەوانەی شاری سلێمانی کراوە بۆ پشکنین لەبارەی ئەوە کە ئایا ئەم حەباوەیەکە مەترسی بۆ سەر مناڵ و تەندروستیە کە بێگومان ئەمە سەرنجام بێمتمانیەک لای هاوڵاتی دروستەکەیان ئەمە سەرنجام دەگوترێ مەلەوە چە شەڕێکی سیاسی بێ بۆچی لە هەولێردا پشکنینەکان پێمان دەڵێن هاوڵاتیان بیخۆن و هیچ کێشەیەکی نییە لە سلێمانیدا حەبەکە دۆزرێتەوە. لە دوکان لە ناحیە پیرەمەگرون دەست بەسەر ئەو کێکەدا گیرا کە حەپی تێدایە. بەڕێز سیروان سەرحەد لە تەواوی سنووری قەزای دوکاندا پشکنین دەکرێت لە پێناو سەلامەتی هاوڵاتیاندا. ئەم شەواتە دوێنێ شەو لە ئەنجامی پشکنین و بە دوواداچوونەکانی لیژنەی چاودێری تەندروستی بەڕێوەبەرایەتی ناحیە پیرەمەگرون دەست بەسەر ئەو کێکەدا گیرا کە حەبی تێدایە و پێشتر لە پارچە ڤیددیۆیەکدا بڵاو کرا بۆ و لە نێو هاوڵاتیانیشدا مشتومڕی بە دوای خۆیدا هێنابوو. جێی باسە دوای دەست بەسەرداگرتنی کێکەکە تەواوی ئەو شمەکە لە مارکێتەکەدا دەستی بەسەرداگیرا و ڕەوانەی پارێزگای سلێمانی دەکرێت تا پشکنینی بۆ بکرێت و زیانەکانی ئەو حەبە دەستنیشان بکرێن و پاشان ڕوونکردنەوەش لەبارەی پشکنینەکەەوە دەدرێت. لای خۆیەوە بەڕێز سیروان سەرحەد ڕایگەیاند داوا لە هاوڵاتیان دەکەین بە هیچ جۆرێک ئەو کێکە بۆ خواردن بەکار نەهێنن تا ئەنجامی پشکنینەکان دەردەچێت. وەوتیشی تەواوی لیژنەکان لە سنووری قەزای دوکان دەستکراون و بەردەوامن لە چاودێری بازاڕ و فرۆژگاکان لە پێناو سەلامەتی گیان و تەندروستی هاوڵاتیانی سنوورەکەدا و لێرەشەوە ڕای دەگەێنین وەک ڕاگەیاندنی قایمقامیەتی قەزای دوکان هاوڵاتیان لە ئەنجامی پشکنینەکان بۆ ئەو جۆری حەپە ئاگادار دەکەینەوە ڕاگەیاندنی قایمقامیەتی قەزای دوکان.
بەڵازیان تەوەری دوێن پرۆگرامەکەمان تایبەتە با ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە بەر لەوەی کە دەست با گفتوگۆکانمان بکەین بەیاننامەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان مەکتەبی سکرتاریتان بۆ دەخوێنەوە کە بە ناوی خوای گەورە و میهرەبان قوتابیان و خوێندکاران لایەنە پەیوەندیدارەکان بە بۆنەی 16مین ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی قوتابیان و خوێندکاران دەکەین و بەڵێنی پابند بوون بە ئامانج و بنەماکانی کارمان دووپات دەکەینەوە کە خۆیان دەبیننەوە لە خزمەتکردن با کەرتی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستاندا. ئاشکرای ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەشتاکانی سەدەی ڕابردووە بەناو شێوازی جیاوازەوە بە شێوەیەکی مەدەنی و پیشەیانە لە ناو دەرەوەی وڵات سەرقاڵی خزمەتکردن و ماوەی 16 ساڵیشە کار دەکات بۆ چەسپاندنی بەها باڵاکان و جێکردنەوەی زانست لا کایە جیاوازەکاندا. ئەم خزمەتەیش بە ئەرک و ماندووبوونی هەزاران ئەندام و کادیر بووە کا خۆبەخشانە و ماندوونە ناسانە و چاولا پاداشتی خوای کاریان کردووە و بەردەوامن. هەر بۆیە بە پێویستی دەزانین سوپاس و پێزانینیان ئاڕاستە بکەین. بەڕێزان 16مین ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەلو مەرجێکدایە کە کەرتی پەروەردە و خوێندن ڕوبەڕووی چەندین کێشەی چارەسەر نەکرا و کەڵەکە بوو بووەتەوە. ئەمەش ئاوردانەوە و بەدەمەوە هاتن و خەمخۆریکی جددی و هەنووکەی پێویستە بۆ ئەوەی لا ڕووی چۆنایەتی و چەندایەتیەوە بەرەو باشتر ئاڕاستە بکرێت. ئێمە پاڵپشتی هەر هەوڵێک دەکەین بۆ بەرەو پێشبردننی ئەم کەرتە لە هەرێمی کوردستان و ڕابردووشمان سەلمێنەری دڵسۆزیمانە. لەو چوارچێوێژدا هەماهەنگی بەردەواممان هەیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت، پارلەمان، ئەنجومەنی پارێزگاکان و ڕێکخراوە تایبەتمەندەکانی بواری پەروەردە و ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان و بەردەوامیش دەبین. دووبارە پیرۆز بێت 16مین ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان، شکۆدار بێت دروشمەکانی پەروەردە زانست نوێگەری. ڕێکخراوی قوتابیانی کوردستان مەکتەبی سکرتاریات 3/11/2019. دەست خۆش بە شەیدا. بەڵێ خۆشەویستان، ئەمڕۆ لە سێ شوێنی جیاوازەوە شەنوکەوی 16مین ساڵیادی دامەزرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەین. میوانێکمان لە شاری هەولێر وەکو ناوەندی هەولێر و لە پارێزگای هەڵەبجەش وەکو ناوەندی هەڵەبجە و لە ستۆدیۆش وەکو مەکتەبی سکرتاریات هەروە ناوەندی سلێمانی گفتوگۆکەین لەسەر 16مین ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە خۆشبەختانە یەکێکە لەو ڕێکخراوە دیارانەی کە لەگەڵ و ئیمکانیات و وەکوڵێم بێمادی کە تێکەوتووە هەم وەکو حیزبەکەی هەم وەکو ڕێکخراوەکە توانیوێتی هاوشانی حیزبە زەبەلاحەکان یا ڕێکخراوی حیزبە باڵادەست و دەرامەتدارەکان جێپەنجەی خۆی دیار بێ و خزمەتی چین و توێژەکان بە تایبەت قوتابیان بکە. ئەم میوانە خۆشەویستانە کاگاسۆ عەلی کاگاسۆ گەڵاڵی زۆر بەخێر بێ وەکو ئەندامی دەستەی بەڕێوەبردننی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر بەخێر بێ و پیرۆزبایەکی گەرمتان لێ یەکەین. پیرۆز بێ یادی 16مین ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. سەرەتا پێم خۆشە لە جەنابتەوە دەست پێ بکەم پەیامی بەڕێستان چییە و چ پەیامێکتان بۆ قوتابیانەیە؟ زۆر سپاس کاگریا چێداخان، سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بەناوی خوا. هەڵەت ببورن شیرینیمان لەگەڵ خۆمان نێنەوە. ئینشەڵڵا دوای بەرنامە پێتان دەکرێت. لە 16مین ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەناوی خۆم و برا خوشکانم لە مەکتەبی سکرتاریەت و جەنابی سکرتێر و تێکڕای ناوەندوولقەکان پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی سەرجەم قوتابیان دەکەین بە گشتی و باقی ئەو کەسانی کە لە ڕیزەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەرقاڵی خزمەتکردنەوە پێیان وایە ڕێکخراوی قوتابیان چەترێکی باشە بۆ ئەوی سەرقاڵی ئەنجامدانی کارە خێرخوازی و خۆبەخشیەکانیان من تایدا و ئەوکو چۆن لە بەیاننامەکەی ئاماژەمان پێداوە ئێمە لەم ساڵیادی ڕاگەیاندنەیە پێمان وایە باشترین و جوانترین پیرۆزبایی بەڵێنی دووبارە و دووپاتکردنەوەی بەڵێنی خزمەتکردنمانە و هەوڵدان بۆ ئەوەی کە ئەو بنەما و ئامانج و هەدەف و ئەو شتانەی کە لە خەیاڵمانن و لەسەر وەرەقەن و پێمان وایە دەمانەوێت جێبەجێکین هەوڵ بدەین جێبەجێکین و ئومێدمان وایە ئەو گرفتانی کە لە کەرتی پەروەردە خوێندن لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی خوێندنی باڵا لە باقی دیکەی کەرتەکانی دیکەی پەروەردە خوێندن لە هەرێمی کوردستان بە تایبەت و عێراق بەگشتی بەرەو چارەسەر بڕۆن و گرفتەکان کۆتاییان بێ. هەڵبەت گرفتەکان کۆتاییان نایە بەس بەرەو باشتر بڕۆن و کەمتر ببنەوە. ئێمەش ئەوەی کە پێمان بکرێ لە ڕووی زانستیەوە لە ڕووی پەروەردەییەوە خۆبەخشانە چیمان پێ بکرێ هاوکارین بۆ کەمکردنەوەی گرفتەکان. سەرکەوتوو بن ئینشەڵڵا پێمان بڵێ بزانین ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کەی و لە چه ساڵێکدا بوو کە ڕاگەیاندرا؟ هەڵبەت وەکو چۆن ئاماژەمان پێکردو جەنابەت بەیاننامەکەت خوێندەوە ڕێکخراوی قوتابیان لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە تاراو گەواتە لە دەرەوەی وڵات لەلایەن کۆمەڵی گەنجی خۆبەخش و کەسانی مامۆستای بەڕێزەوە دامەزرا بە کۆمەڵێک ناوی جیاوازەوە لە چەند وێزگەیەکی جیاوازی
خەبات و خزمەتکردنە لە هەوراز و نوشێوەکانی هەشتا و نەوەتەکانی سەدەی ڕابردووە بە کۆمەڵێک ناواتێ پەڕی تا ئەوەی لە ساڵی 2023 لە هەلومەرج و سەروبەندی ئەنجامدانی هەڵبژاردننی ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان لە نێو ناوەندەکانی خوێندنە ڕێکخراوی قوتابیان وا پێویست بوو کە بە جۆرێکی دیکە سەرقاڵی خەباتکردن بێ بۆیە ناوی خۆی کردە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لە 11 ساڵی 2023 ئەم بەروارەمان دیاری کردووە بە بەرواری ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیان وەکو چۆن ئەگەر سەرنج بدەین ناڵین دامەزراندن دەڵێ ڕاگەیاندن سوپاس بەخوا هەر لەو هەڵبژاردنە کە تاکە هەڵبژاردن بۆ دوای هەڵبژاردننی دیکە نەکرا ئێمە دەنگێکی زۆرمان هێنا کە ئەتوانم بڵێم جێی بەگەڵێ سەمەرەی کۆمەڵی لایەنەکانی دیکە بوو پێیان سیر بوو کە ڕێکخراوی قوتابیان خاوەنی و متمانە زۆرە بێت لە نێو قوتابیان و خوێندکارانە و ئێستاش ئێمە بەردەوام ئامادەین بۆ هەر جۆرە هەڵسەنگاندنێک کە لایەنێکی پەیوەندیدار قوتابیان و خوێندکاران بەگشتی یا هەر جەهەتێکی دیکەی معنی بێدەمە هەڵسەنگاندنە بۆ ئێمە بکات چکە پێمان وایە لە 2003 وەڕا تا ئێستا ئەوەی کە پێمان کرابێ درێغیمان نەکردووە وێ ڕای ئەوەی کە خاوەنی ئیمکانیاتێکی زۆر کزی مادی بووین و خاوەنی کۆمەڵێک ڕێگری و بربەستیشمان لە بەردەم بۆ کە دەکرێت لە داهاتوە و دواتر باسی بکەین. زۆر باشە باست لەوە کرد کە سەرەتا لە تاراوگەوە ئەمە ئەلان کراوە ئێستش لە دەرەوە ئێوە ناوەند و لەقتان هەیەیان خود تەنها لەسەر جەمشار و شارەکانی هەرێمی کوردستاندا ناوەند و لەقتان هەیە. ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ کۆمەڵێک لە دۆستانمان کە قوتابی بوون من ئەندامی ئێمە بوون ئێستا لە دەرەوە وڵات دەخوێنن وەکو پەیوەندی و لینک هەمانە چەند جارێک لە کۆنفرانسەکانی دەرەوە بەشداریمان کردووە لەم 2-3 ساڵی ڕابردووە دوو جار لە وڵاتی تورکیا بانگێژنامی فەرمیمان لەلایەن حکوومەتی سوودانەوە بۆ هات بۆ بەشداریکردن لە کۆنفرانسێک و لە داهاتووە شتی دیکەمان دەبێ بەڵام وەکوەوەی کە بنکەمان هەبێ یا بارەگامان هەبێ یا لەقمان هەبێ یا ناوەندمان هەبێ بەداخەوە بەبێ ئەو دەستکورتیە دارایی کە هەمانە ئەوەی کە توانی بێتمان ئەنجامی بدەین تەنها ئەوەندە بۆ کە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان بەجۆ لە جۆرەکان تەختەی بارودۆخەکە ئەکەین و توانیمانە حەڤە ناوەندمان هەبێ و زیاتر لە 100 لقمان هەبێ و لە زۆرینەی ڕەهای شار و شارۆچکانی هەرێمی کوردستان لە زۆرینەی ڕەهای زانکۆ و ناوەندەکانی دیکەی خوێندنی هەرێمی کوردستاندا نوێنەرمان هەبێ نوێنەرەکانی ئێمە بۆ ئەوە نین کە مۆنۆپۆلی بارودۆخ بکەن دەوام ڕابگرن گرفت بۆ پرۆسی خوێندن دروست بکەن نوێنەرەکانی ئێمە بۆ ئەوەن کە هاوکاری قوتابی بکەن ئیسنساخێکی شڕۆڵیان هەبێ لە شوێنێکا قوتابیەک باریمە زەمەنەدا ئیسساخەکەی بۆ بکەن گرفتێکیان هەبێ لەگەڵ مامۆستایەک لەگەڵ ڕاگرێک لەگەڵ سەرۆک بەشێک بۆی چارەسەر بکەن گرفتێکی بەشە ناوخۆیی هەبێ هەوڵ بدەن بیگێنن بە خێرایی بیگێننە سەر و خۆیان ئەو تێبینیانەی کە هەستی پێەکەین لە ناوەندەکانی خوێندنا کۆی بکەینەوە بکەینە یاداشتێک وەکو چۆن ئێستا یاداشنامەیەکمان ئامادەیە لە مەفتا تەسلیمی وەزارەتی پەروەردەی ئەەکەین یا کۆمەڵێک تێبینی لەسەر سیستەمە جیاوازەکانی وەزارەتی خوێندنی باڵا کۆبکەینەوە بە شێوەیەکی فەرمی تەقدیمی بکەین واتە هەوڵمانداوە پردێکی پەیوەندی بین ڕاستگۆیانە دڵسۆزانە داکۆکی بکەین وابەکانی قوتابیان خوێندکار دەچینە هەڵەبجە بەڕێز ئەرکان محمود بەرپرسی ناوەندی هەڵەبجە ڕێکخراوی قوتابیانی کوردستانیشمان لەگەڵە بێ بۆ ئەوەی لەگەڵ تازە لە فستیڤاڵی هەناریش گەڕاوەتەوە کاگەرەکان ئێستا دەبێت قسەی خۆش باشە کاگەرکان سڵاوی خواد لێبێ بە ناوی خۆم و هاوکارم شەیدا و میوانەکانی ئێرەشەوە پیرۆزبایەکی شیا و گەرمتان ئاراستەکەین بەوەی 16مین ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان تەمەنای سەرکەوتن و کاری جوان و ناوازتان بۆ خوازین پەیامی جەنابتان وەکو بەرپرسی ناوەندی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پارێزگای هەڵەبجە چیە لە 16مین ساڵیادی دامەزرانی ڕێکخراوەکەتان. بەڵێ کاک جەلال منیش بە ناوی خۆم و ناوەندەکەمانەوە سڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ سەرجەم بینەر و بیسەرەکانتان بەنۆبەی خۆم پیرۆزبایی لە سەرجەم قوتابیانی خۆشەویست دەکەین بۆنەی 16مین ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی سکرتێر و ئەندامانی مەکتەبی سکرتاریەت و ناوەندەکانەکەم سەرجەم ئەندامانی ڕێکخراوەکە کە بەڕاستی وەکو سەربازی ون کار ئەکەن بۆ خزمەتی قوتابیان و خزمەتی کەرتی پەروەردە. وەکو ناوەندی هەڵەبجە کار و چالاکیەکانتان بەتایبەت لە 16مین ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراودا چ بەڵێنێک بە قوتابیانەدەن یا چ پلانێکتان هەیە بۆ خزمەتی زیاتری قوتابیان و چین و توێژی قوتابی بەتایبەت لە پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەری. بەڵێ ئێمە هەر وەکو ناوەندی هەڵەبجە وەکو سەرجەم ناوەندەکان سێ دروشمی سەرەکیمان هەیە کە پەروەردە زانست نوێگەریە بۆ هەر یەکێکیان بە بەردەوامی کۆمەڵێ پرۆژەمان هەیە لە ڕووی پەروەردەییەوە ئێمە سوپاس بۆ خواتوانیمانە کۆمەڵێ کادری چاک کۆمەڵێ قوتابی دڵسۆز و پەروەردەکراو بخەینە ناو کۆمەلگا کە لە هەر شوێنەکە بن جێگە دەستیان دیارە لە دڵسۆزی لە
بەرزی توانای زانستی و پەروەردەییان بۆ دروشمی زانستەکەمان ئێمە بەردەوام خولی بەهێزکردنمان هەیە، خولێکمان هەیە بە ناوی خولی سەرکەوتن وە کۆمەڵی خولی بەهێزکردن لە هاوین و لە زستان بەردەوامن خولەکانمان و بۆ بابەتی نوێگەریش ئێمە کۆمەڵێ شتی نوێمان هێناوەتە ناو پرۆسی ئیشوکاری خۆمان کە لە هەنێکیانە پێشەنگ بووین و ینی کۆمەڵێ بابەتن کە ئەکرێ ئێمە وەکو شتێکی نوێگەری بیبینین و ئێسەیش ئێمە بڕاستی کۆمەڵێ خولی پەروەردەییمان هەیە. خولە هاوینەکانمان تەواو بوون، خولە زستانەکانمان دەستی پێکردووە، خولی سەرکەوتن، خولی نەوەکان، کۆمەڵێک خولی زانستیشمان هەیە کە هەر ناوەندە و بەجیا بۆ خۆی کردوێتیەوە. کاک جەلال ئێمە 17 ناوەندمان هەیە کە زیاتر لە 130 لقیان هەیە، هەر یەکێکیان کۆمەڵێک چالاکی ئەکا، یعنی کاتێککە کۆی ئەەکەینەوە تەماشا ئەەکەین. لە ساڵی ڕابردووە ئێمە دوای وەرگرتنی ئامارێکی سەرەتایی تەماشامان کرد توانیمانن زیاتر لە 50,000 سوودمەند بوومان هەبێت. زۆر باشە. لە ئێستادا کەرتی پەروەردە وەکو میوانەکەمان کاگاسۆ ئاماژەی پێکرد کۆمەڵێ بەستەڵک و کێشەی کاڵەکە بووی هەیە، واتە بە درێژایی 28-29 ساڵی حکومڕانی کوردی پەروەردە و کەرتی پەروەردە بەردەوام کێشەی چارەسەر نەکراوی لەسەر کەڵەکە بووە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە تایبەت ناوەندی هەڵەبجە تا چەند دەرکی بەم کێشە و گرفتانە کردو بە تایبەت پارێزگای هەڵەبجە کە بەڕێوەبەرایەتێکی چالاکیشی لێ لە بعد بە تایبەت بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە ئێوە لەکوێ ئەو کێشە و گیر و گرفتانان و تا چەند توانیوتانە لە ناوەندەکانی قوتابیاندا لە ناوەندەکانی خوێندندا هەوڵ بدەن ئەو کێشە و گرفتانە کەمتر کار بکەنە سەر فەزای خوێندن و دەرونی قوتابی. بڵێ ئەمان ئێمە وەکو ناوەندی هەڵەبجە نوێنەرمان هەیە، وەکو کاک ئاسۆ ئاماژەی پێکرد لە هەموو پۆلێکی خوێندن، لە هەموو قوتابخانەیەک، لە هەموو گروپێکی زانکۆ و لە ڕێگەی ئەمانەوە بە بەردەوامی چاودێری پرۆسەکانی خوێندنەکەین لە قوتابخانەکان و لە کەرتی پەروەردە و لە کەرتی خوێندنی باڵایش. بەڕاستی ئەوەی کە ئێستا تێئەپەڕێ جۆرێکە لە فەوزا، یعنی لە ئامانجە سەرەشیەکەی خۆی کە ئامانجی پەروەردە و فێرکردنی قوتابیەکانمانە لە قوتابخانە و لە زانکۆکان دوور کەوتوێتەوە. ئێمە یاداشتێکمان ئامادە کردووە لە مەکتەبی سکرتارێت بە هاوکاری سەرجەم ناوەندەکان و یعنی بڕیارمان داوە کە بەدڵسۆزانە بچینە پێش لە بەڕێوەبەران و وەزارەتەکانی خوێندنی پاڵا و پەروەردە یاداشتەکانیان پێ بدەین، گرفتەکانیان نیشان بدەین و یعنی دەستباریان بین بۆ هاوکاری بێ. یعنی هەندێک بەرنامەمان هەیە کە ئەسڵەن نەیشی دێنە ڕاگەیاندن بۆ ئەوەی هەندێک کەس پێی وانە بێ ئەمە موزایدەیە کە بۆ ئەوەی کە کەسانێک وا بزانن ئێمە بۆ خۆ دەرخستن و بۆ موزایدەی سیاسی ئەو بەیان نامە و یاد داشتانە پێشکەشەکەین. بەڵام گرفتی ئێمە ئەوەیە هەمیشە ئێمە جیا ئەکرینەوە لە ڕێکخراوەکانی سەر بەدەسەڵات، ڕێگە بە ئەوان ئەدرێ چالاکی بکەن، ڕێگە بە ئێمە نادرێ. یعنی زۆر بە کەمی زۆر جار بە ناوی جیاواز و گروپی تایبەتەوە ئەچینە ناو پرۆسەی خوێندنی باڵا و پەروەردە، ڕێگەمان پێ نادەن کاک جەلال خزمەتێکی زیاتر بکەین. زۆر باشە کاگەرکان باس لە کار و پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کرد بە تایبەت خولی سەرکەوتن. وەک دەزانین کا پرۆژەی دیکەتان هەیە وەکو پرۆژەی دۆستانی محەممەد و پرۆژەی سمبولی نور. ئەو پرۆژانەتان بەکوێ گەیشتووە خۆت بە شێوازێکە پرسیارەکەین بکەین ئەو پرۆژانەتان تا چەندە سوود بە قوتابیانە گەێنن؟ ئایا ئەمە ئەرکی ڕێکخراوێکی دیکەی ناو ئۆرگانەکانی کۆمەڵ نییە کە هەستێت بە ئەنجامدانی ئەم پرۆژانە یاخود بەرەو پێشبردننی ئەم پرۆژانە وەکو ڕێکخراوی خوشکان یاخودی وەکو قوتابیان چەند سوودتان بە قوتابیان گەیاندووە؟ ئەم پرۆژانتان چەندە سوود بە قوتابیانە گەێنن؟ بڵێ ئێمە پرۆژەی درێژخایانی زۆرمان هەیە وەکو ئەوانەی کە ئاماژەت پێکرد پرۆژەی دۆستانی محەممەد و پرۆژەی سمبولی نور. ئێمە ئەمانە تەنها بۆ قوتابی ئەکەین،
ینی ئەو ڕێکخراوانەی کە تر کە هەن ئەرچیان هەمان ئەرچیان لەسەر شانە بەڵام ئەوەی کە ئێمە پێمان ئەکرێ لە ناو ناوەندەکانی خوێندن و لە ناو زانکۆکان ڕاستی ئەو ڕێکخراوانەی تر ناتوانن بیکەن وە پێمان وایە ئێمە لە 2006ەوە پرۆژەی دۆستانی محەممەدمان ڕاگەیاندووە بەڕاستی بەدەیان هزار نامیلکە و کتێبمان بڵاو کردوێتەوە بە هەزاران کەس لە تاقیکردنەوەکانی ئێمە سوودمەند بووە بە هەزارەها پرۆشەر و مەتوی لەسەر ژیانی پێغەمبەر بڵاومان کردوەوە ئەگەر یعنی ئێستا حسێبێکی بە سەدان و بە هەزاران کۆڕ و سیمینارمان زۆر سپاس بۆ بەڕێز ئەرکان مەحموود بەرپرسی ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیان کوردستان بەهۆی کەمی دەرفەتی ئێمە و زۆری میوانەکانیشمان بەتابەت لە پارێزگای هەولێریش میوانێکی ترمانەیە وەکو بەرپرسی ناوەندیەوە نەماتوانی زیاتر لە خزمەتتا بین و درێژە بە گفتوگۆکە بدەین بێڵێ بەڕێزان و خۆشەویستان راپۆرتێکمان لەسەر پرۆژە و چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئامادەیە با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکەم خولی سەرکەوتن. خولی سەرکەوتن یەکێکە لە خولاپرشنگدارەکان کە تەمەنی زیاتر لە 16 ساڵە و خولێکی سەرتاسەریە و تێدا هاوکاری قوتابیانی پۆلی 9 و 11 بەگشتی و قوتابیانی پۆلی 12 ئامادەیی بە تایبەتی دەکرێت. لە خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا ئەم خولە بەردەوام لە ئاشارەکانی سلێمانی و هەولێر و شەمشەماڵ و تەکیە و شۆڕش و کۆیە و کەرکووک هەبووە. چەندین خولیش لە شار و شارۆچکەکانی کوردستان کراونەتەوە. جیا لە خوێندنی وانەکانی قوتابخانە لە ئاڕێگەی شارەزانی بواری گەشەپێدانی مرۆیی چەندین سیمینار لەسەر شێواز و ڕێگەکانی سەرکەوتن بۆ قوتابیان ئەنجام درراوە. بە پێی ئامارەکان لە ماوەی 3 ساڵ و 7 مانگی ڕابردوودا نزیکەی 15,000 قوتابی لە خولی سەرکەوتن و سیمینارەکانی سوودمەند بوون. بەشی خولی سەرکەوتنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2017 بە هاوکاری کۆمپانیای پرۆگرامی ئامادەیی بۆ یەکەم جار سەرجەموانەکانی پۆلی 12 ئامادەیی زانستی و وێژەیی و نۆی بنەڕەتی بە سۆرانی و بادینی و ئینگلیزی لە ئەپلیکیشنێکی ناوازەدا بە شێوازی هەڵبژاردن خستە بەردەستی قوتابیان. دووەم، پرۆژەی ڕێگای زانکۆ بۆ هاوکاری دەرچوانی پۆلی 12 ئامادەیی. ئەم پرۆژە 4 قۆناغە. لە قۆناغی یەکەمدا نمرەی قوتابیان وەردەگیرێتەوە. قۆناغی دووەم ستافی تایبەت بە سیستمەکانی وەرگرتنی قوتابیان لەسەر جەمناوچەکانی کوردستان دروست دەکرێت. هەروەها خولی تایبەت بۆ ستافی ناوەند و لقەکانی پڕکردنەوەی فۆرمی وەرگرتنی قوتابیان دەکرێتەوە. هاوکات سیمینار و وەرکشۆپی تایبەت بۆ دەرچوانی 12 ئامادەیی ساز دەکرێت کە لەم 3 ساڵی پرۆژەکەدا 37 وەرکشۆپ لە ناوچە جیاوازەکانی هەرێم بەڕێوە چوون. قۆناغی سێیەم، لەم قۆناغەدا دەرگای بیناو بارگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕووی قوتابیاندا دەکرێتەوە. پێدانی ڕێنمایی و پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن لە ناوچە جیاوازەکانی کوردستان دەست پێ دەکات و بە درێژایی وادەی مۆڵەتی وەزارەت بۆ پڕکردنەوەی فۆرم ئەم قۆناغەش بەردەوام دەبێت. لە قۆناغی چوارەمدا هاوکاری قوتابیان دەکرێت تا پەیوەندی بۆ بەشانەوە بکەن کە لێی وەرگیراون و لە هەر زانکۆ و پەیمانگایەک لیژنەی پێشوازی دروست دەکرێت. هەروەها ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانی کتێبی ڕێنما بە تیراژی 5,000 بڵاو بکاتەوە کە یەکەم کتێبە وردەکاری سەرجەم بەشەکان لەخۆ بگرێت. لە 3 ساڵی ڕابردووی پرۆژەی ڕێگای زانکۆ و بەکۆی هەر 4 قۆناغەکە بە پێی ئامار و داتاکانی لیژنە باڵەکانی پرۆژەکە 54,256 قوتابی سودمەندی پرۆژەکە بوون کە بە گەورەترین پرۆژەی هاوکاری قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی لە کوردستاندا دادەنرێت. سێەم، پرۆژەی سمبولی نور. پرۆژەی سمبولی نور کە یەکێکە لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و تایبەتە بە باڵاپۆشی لە ساڵی 2019 لەلایەن بەشی خوشکانی ڕێکخراوە سەرپەرشتی کراو لە ڕۆژی جانی باڵاپۆشیدا ئەم چالاکیانە ئەنجام درا. بڵاوکردنەوەی 1500 پروشەر کە باسی باڵاپۆشی و سوودەکانی باڵاپۆشی دەکرد. دابشکردنی 1500 لە چک بەسەر خانمانی ناباڵاپۆش. سازدانی دەیان چالاکی جۆرا و جۆر لە کۆڕ و سیمینار و پانێڵ و بەرنامەی رادیۆیی و تەلەڤیزۆنی لە ئەسەر گرنگی باڵاپۆشی بۆ ئافرەتان. دروستکردن و بڵاوکردنەوەی 25 کورتە ڤیدیۆی تایبەت لە ئەسەر باڵاپۆشی. بەخشینەوەی کتێب و نامیلکە و شیرینی و گوڵی سروشتی و دیاری لە ناوەندەکانی خوێندن. چوارەم، پرۆژەی دۆستانی محەممەد. پرۆژەی دۆستانی محەممەد لە ساڵی 2008ەوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ڕاگەیەنراوە و لە 3 ساڵی ڕابردووشدا ئەم پرۆژەیە بنوێگەری درێژەی پێدراوە. لە 3 ساڵی ڕابردوودا کتێبی لا دیداری محەممەد چاپ کرا. هەروەها 3 تاقیکردنەوە لە ژیاننامەی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێت بەڕێوە چووە کە نزیکەی 4,000 کەس بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە. هەروەها نزیکەی 5,000 فەرمودە چاپ کراوە و بڵاو کراوەتەوە. هاوکات نزیکەی 30 کۆڕ و سیمینار و دیبێت و ئاهەنگی هونەری لە میانی پرۆژەی دۆستانی محەممەد
لە ناوچە جیاوازەکانی هەرێم ئەنجام دراون. هاوکاریە خێرخوازیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە خولی پێنجەمی خۆیدا با چەند شێوەیەک کاری خێرخوازی ئەنجام داوە لەوانە: یەکەم دەستگای ڕاژە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان خاوەنی دەستگای ڕاژەیە کە تایبەتە بە هاوکاری قوتابی کەم دەرامەت. لە پێناو گرنگی پێدانی زیاتر بەم دەستگایە لە خولی پێنجەمدا کردی بە بەشێک لە دەستەی بەڕێوەبردننی سکرتارێت و بەرپرسەکەشی ئەندامی دەستەی بەڕێوەبردننی سکرتارێتە. دەستگای ڕاژە لە ماوەی ئەم 3 ساڵ و 7 مانگەی ڕابردوودا بە شێوەی کاتی هاوکاری 240 قوتابی کردووە بە بڕەپارەی جیاواز. هەروەها بە شێوەی بەردەوام لە کاتی دەوامدا هاوکاری 12 قوتابی کردووە. هاوکار لە کاتی قەیراندا قیستی خوێندنی بۆ 3 قوتابی دابین کردووە. دووەم، کۆکردنەوەی هاوکاری بۆ ئاوارەکان. وەکارێکی مرۆیی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەشداری کارای هەبوو لە کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوانی دووسخورمات و ناوەندی تانجەڕۆژ بەشداری کۆکردنەوەی هاوکاری بۆ ئاوارەکانی سووریا و خواروی عێراق کرد. ناوەندی هەڵەبجەش لە کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوانی بوومەلەرزەکەی سەلاسی باوەجان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشدار بوو. سێیەم، ئێوارەخوانی ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ قوتابیانی بەشە ناوخۆیەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. لە 3 ڕەمەزانی ڕابردوودا ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ هاوکاری قوتابیان کە قورسە لە کاتێکدا بە ڕۆژون و تاقیکردنەوەیان هەیە خۆیان خواردن ئامادە بکەن بە هاوکاری خێرخوازان ئێوارەخوان بۆ قوتابیانە ساز دەکات. لە 3 ڕەمەزاندا 7,000 قوتابی لە سەرتاسەری کوردستان لە ئێوارەخوانەکانی ڕەمەزانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سودمەند بوون. هاوکاری هەر دەستگا و ڕێکخراوێک کراوە کە ئێوارەخوانی بۆ قوتابیان ئەنجام دابێت. چوارەم، دابەشکردنی بەشە خۆراک بەسەر قوتابیانی بەشە ناوخۆیەکاندا. دابەشکردنی بەشە خۆراک بۆ زیاتر لە 400 ژووری بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانی بە هاوکاری کۆمپانیەکانی خۆراک. هەروەها لە ناوچەکانی دیکەی کوردستان بەشە خۆراک بە شێوەی جۆراوجۆر بەسەر زیاتر لە 5,000 قوتابی بەشە ناوخۆیەکان دابەش کراوە. لەگەڵ ئەمانەشدا بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە و لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەشە خۆراک بەسەر زیاتر لە 200 قوتابی دابەش کراوە. خولە هاوینەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە لە کاتی هاتنی وەرزی هاویندا بۆ ئەوەی قوتابیان سوود لە پشووی هاوین وەربگرن چەندین خولی جۆراوجۆر دەکاتەوە. لەوانە خولە پەروەردەییەکان. لە ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئامانجی پێگەیاندنی نەوەیەکی تەندروست خولی پەروەردەیی دەکرێتەوە. تەنها لە ساڵی 2019 زیاتر لە 1700 قوتابی قۆناغی 1 تانۆی بنەڕەتی بەشداری خولە هاوینە پەروەردەییەکانیان کردووە. لە 3 ساڵی ڕابردووشدا 5,000 قوتابی لە خولە هاوینە پەروەردەییەکانی ناوەند و لقەکانمان لە ناوچە جیاوازەکانی کوردستان بەشدار بوون. خولە ناپەروەردەییەکان. جیا لە خولە پەروەردەییەکان بۆ قوتابیانی ئامادەی و زانکۆ و پەیمانگەکانیش خولی جۆراوجۆر دەکرێتەوە. لەوانە خولی بەهێزکردنی وانەکان، خولی درومان، سەرتاشی، ئەندازیاری، پزیشکی، یاسایی، گەشەپێدانی مرۆیی و چەند جۆرێکی دیکە کە لە 3 ساڵی ڕابردوودا 2,000 قوتابی لەم خولە جۆراوجۆرانی ناوەند و لقەکانمان سودمەند بوون. ئەنجامدانی ئاهەنگ بۆ پیرۆزبایی لە یەکەمەکان. ساڵانە و لە دوای کۆتایی هاتنی ساڵی خوێندن و هاتنەوەی ئەنجامی تاقیکردنەوەی قوتابیان بەگشتی و قوتابیانی پۆلی 12 ئامادەی و نۆی بنەڕەتی بە تایبەتی لە ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاهەنگی جۆراوجۆر بۆ پیرۆزبایی و ڕێزلێنان لە قوتابیە یەکەمەکان ساز دەکرێت کە لە 3 ساڵی ڕابردوودا نزیکەی 50 ئاهەنگ ئەنجام دراون و خەڵاتی زیاتر لە 450 قوتابی کراوە. چەند چالاکیێکی گشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. فیستیڤاڵی ئەوین. فیستیڤاڵی ئەوین گەورەترین فیستیڤاڵی هونەر و ئەدەبی ئیسلامیە لە هەرێمی کوردستان بە بەشداری چەندی هونەرمەندی ناودار لە ڕۆژهەڵات و باکوور و باشووری کوردستان بەڕێوە دەچێت و خاوەنی جەماوەر و ناو و ناوبانگێکی تایبەتە و ساڵانە لەلایەن ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ساز دەکرێت و لەم خولەی ڕێکخراودا 3 جار فیستیڤاڵی ئەوین بەڕێوە چووە و نزیکەی 2000 کەس بەشداری فیستیڤاڵەکەیان کردووە. دووبارە سڵاو من چاوەڕێی شەیدا بووم و وابزانم ئەویش چاوەڕێ من و لە کۆتایە لە خاڵەکاریەکمان گرت دەچمەوە لای ئاسۆگەڵاڵی ئەندامی سکرتاریەت ئەندامی دەستەی بەڕێوەبردننی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. کاگاسۆ بە شێوەیەکی گشتی کار و چالاکیەکانتان چ ڕێگری و گرفتێ دێتە بەردەمتان لە کار و چالاکیەکانە؟ هەڵبەت بەداخەوە بە ناوی جیاوازەوە بەرپرسان لە زانکۆ حکومیەکان
تا ڕادێک لە زانکۆ ئەهلیەکانیش و لە دام و دەستگاکانی پەروەردەشە ئێمە هەر کاتێک هەنگاوێک بنین بۆ ئەنجامدانی چالاکیەک بۆ ئەنجامدانی کۆڕێک سیمینارێک ڕێپێوانێک کورە نەمام چاندنێک ینی زۆر جار شتەکە لە خزمەتی دامەزراوەکەی شایە لەبەرەوەی باگراوندێکمان هەیە باگراوندانە دەخوێننەوە ناهێڵن ئەگەر بە قسێکی دیکە بکەین ئەوان هەڵبەتە بۆ بنبوو ناوەڵن ئێمە نایڵین تەدەخلی حیزبی بکرێت لە ناوزان کۆکانە و نابێ ڕێکخراوەکان لە ناوزانکانە بن قبولمانە سەر چاوم بەڵام بریا ئەمە بۆ هەمووان بواە بریا ئەمەی ئەم مامەڵی کە لەگەڵ ئێمە دەکرێت ئەم یاسا نووسراوە جوانی کە لەگەڵ ئێمە جێبەجێ دەکرێت بریا لەگەڵ هەمووان جێبەجێ کرابن لەگەڵ ڕێکخراوەکەی ئێوە بەڵێ بێگومان ڕێکخراوەکانی ناگەڕێنیتەوە کە ڕێکخراوەکەی ئێوە سەرکەوتوتر بێت کار و پرۆژەکانی باشتر من لە چاو کار بە بەراورد بەو بودجە نییە کە ئێمە هەمان ناڵم بودجەکەمە و بودجە زەبەلاحی کە لە بەردەستی ئەوانەیە بۆ ئاسانکاری کە بۆ ئەوانە کرێت تەنانەت ڕاگری کۆلەجەکانیش لە ژێردەستی ئەوانان ڕێزمەیە ینی بەشێکیان هەمویاننا و زۆر جار داوامی زانکۆیان وەستاندۆ لەبەر سەفرەی خۆیان زۆر جار قوتابی زانکۆ زۆر جار قوتابی زانکۆ لە نێو دام و دەستگا حیزبیەکانی خۆیانە کۆ دەکەنەوە بە زۆر هەندێک جار بە هەڕەشە و بە قسەی مامۆستاکان بە بەراورد بەمە بێگومان ئەوەی کە ئێمە توانی بێتمان و دەیبینین ڕێکخراوی قوتابیان توانیوێتی کاری زۆر گەورە ئەنجامدا بە قەبارەی ئەو هەموو ڕێگریانەی کە لە بەردەمیا هەیە ینی زۆر جار ئێمە بۆ نمونە چالاکیەک دەمانەوێت ئەنجامی بدەین لە خزمەتی شوێنەکایە بەس ناهێڵن ئەوان ژووری تایبەتیان هەیە لە نێو زانکۆکانە هەر ژووری تایبەتیان بۆ دانراوە تەنانەت قوتابی کە ئەستۆپاکی کۆتاییە کا پێویستە مۆری ئەوانی پێوە بێ ینی پێویستە مۆری ئەوانی پێوە بێ ئەوجا دەیان دنێ باشە هەر قوتابیەک هەر کێشەیەکی هەبێ ئەگەر واستە و پشتیوانی ئەوانی هەبێ بۆیان چارەسەرەکرێ واگەر ئەوان دژی بن لەگەڵی نەبن پێچەوانەی بن ڕێگری لێ بکەن کێشەکەی بۆ چارەسەر ناکرێ ئەمە لە هەردوو بەش ینی هەم لە پارێزگای هەولێر و دوهۆک و هەم لە پارێزگای سلێمانی هەڵەبجە بەداخەوە دیاردەیەکی زۆر ناشرین هەیە بەڵێ لە هەموو پارێزگاکانە بە قەباری بە شێوازی جیاواز هەندێک شوێن کەمتر هەندێک شوێن زیاتر ینی من حەز ناکەم ئەم شتە بڵێم ئێمە یادی ڕاگەیاندنمانە بەس بڕوا فەرمووی ئێمە حاڵەتمان بینیوە ئەو قوتابی زیاد لە جارێک قوتابیمان هەبووە ئەم قوتابی مادەم هەستیان کردووە لەگەڵ ئێمە کار دەکا نانەڵا ئەوائیل بێ گرفتێکیان بۆ دروست کردووە مامۆستای گرفتی بۆ دروست کردو بە قسەی ئەوان بەداخەوە ینی ئەمە ئەم حاڵەتانە زۆرن بەڵام ئێمە وێ ڕای ئەمانە هەر بەردەوامی زۆر باشە ئەو خۆشەویستانش میوانی بەرنامەکەن بە دەرفەتێک بەوانیش بدەین چەند کاتی بەرنامەکەمان ینی ئەوەندە نییە کە بتوانین زیاتر پەیام و قسەی ئەوانیش بگوازینەوە پێم خۆشم خۆتان بناسێن و هەم پەیامی پلە و پۆستیشتان لە نێو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پەیامیشتان لە 16مین ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوەکەداچی بەشدار ڕسوازیانی قوتابی زانکۆی سلێمانی بە پرسیلێکی قیاسانی ناوەندی زانکۆ پەیمانگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوپاس بۆ خوای گەورە خوای پەروەردگار ئەو فەزڵەی لەگەڵ کردوین کە بینە ئەندامێکی ئەو ڕێکخراوە لە ڕاستیدا ئەو ڕێکخراوە یاخود ئەگە ئەمە بە شێوازێکی تەفاسیلتر قسام بکەین ئەگەر بمانەوە هەر کەسێک هەڵسەنگین ئەگەر بمانەوە هەر ڕێکخراوێک هەڵسەنگین ئەگەر بمانەوە هەر حیزبێک هەڵسەنگین دەبێت سەیری چالاکیەکانی بکەین سوپاس بە خوای پەروەردگار ڕێکخراوی قوتابیانی کوردستان کارەکانی زۆر لە خۆی گەورەترن ئەوەش بووەتە هۆی ئەوەی کە ببێت یعنی ببێتە چالاکی بۆ ڕێکخراوەکانی ترکە هیچ نەکەن بەس ڕێگر بن لە کارەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەگەر سەیری پەرێزی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کەی دەبینی نەک هەر خزمەتی کردووە بە چینی بڵێن قوتابیان خزمەتەکەی بۆ چینەکانی دیکەش ئەلحەمدولیلا ڕۆشتووە بۆ نمونە دەبینی کتێبێک چاپ دەکات خۆ کتێبە کار قوتابیان سوودی لێ نابینن سەرجەم چینەکانی کۆمەڵگا سوودی لێ دەبینن ڕێکخراوی وامان هەیە وەک دڵێ یعنی پاسەوانەکانی بەردەرکی بارگای ڕێکخراوەکە زۆر زۆرترن لە ئەندامی ڕێکخراوەکە ڕێکخراوی وامان هەیە چۆن دڵێ شاری گەورە و ناوێرانە چیە لە 16مین ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوەکە بۆ قوتابیانی کوردستان وەڵاهی پەیام لەوانەیە چەندەقێکی کەم نەگاتەوە بەڕاستیش پێما بەرنامەکە کەمە بۆی کە باس لە چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەین پەیامی من ئەوەیە لە ڕاستیدا پێویستە ئەو ئەندامانەی خۆمان لە هەر شوێنەکەن بەو نەفەسە گەرم و گوڕا بەو بوێری و دلێری و بەو ئازایی و ئازادی کە پێیان دراوە پێویستە بەردەوام پشتیوانی خوای پەروەردگار زۆر باشە کاک محەممەد دێمە لای جەنابەت هەم خۆت بناسێنە و هەم پەیامی بەڕێزتان ئەندامی خۆبەخشم لە ڕێکخراوی قوتابیان لە شاری سلێمانی و بەرپرسی لە پرسیاری گروپی هەنگا لە زمنم لە شاری سلێمانی هەمان بکات و خۆم خۆشحاڵەزانم کە لە ڕێکخراوی قوتابیان دەستم بەکار کردووە و ئەندامم لێدا خزمەتم کردووە و پیرۆزبایی لەسەر جەمەکان نزیکەیتەوە پیرۆزبایی لەسەر ئەندامانی ڕێکخراوی ژەکەم خۆم بە خۆشحاڵزانم بەڕاستی ینی ئەوەی کە من لە ڕێکخراوی قوتابیان فێر بووم گەورەترین شتە کە لە ژیانمدا بەدیم هێناوە ینی وا ئەزانم کە ژیانێکە بۆ من بەروەدەیەکی زۆر باش بەدەستم هێناوە هەم ئەوەی کە من بتوانم بە خزمەت بگەێنم بە کۆمەلگاکەم لە ڕێگەی ڕێکخراوی قوتابیانەوە
و پێی من بۆ ئەوەیە بۆ گشتچینەکان کە بتوانن ڕێگەمان بدەن ئەو ئاستەنگیمان توش نەکەن کە بتوانین بە ئازادانە کار بکەین لە سەرم لە زانکۆ لە ناوچەکانی تریش تر قسەی من کۆتایی سەرکەوتدامان و سەرکەوتێ بژی سەرتا بەنای خۆی گەورە و بەخشندەی میرەبان سپاس بۆ ئێوە بۆ کەناڵی ئاسمانی پێم من ناوم ڕاوێژ ئەبوو بەکر ئەندامی قوتابیانی کوردستان و هەروەها پێخۆشحاڵم زۆر خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە لە قوتابیان دامەزراومیان لە قوتابیان خزمەتم کردووە و هەروەها ئەگەر زۆر سپاسی هەموو ئەو ئەندام و کاندیدە سەرکەوتوانەیان چالاکانە ئەەکەم زۆر سپاسی هەموو لایەک ئەەکەم زۆر سپاس فەرموو کاک شاد سەرەتا بەناوی خوا من شاد سەرباز ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە توانیمە بمە ئەندام لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و بتوانم ئەوە نەی پێم بکرێت خزمەتیان بکەم ئەوانیش توانیانە لە ئاسی خۆیان زیاتر خزمەت بە قوتابیان بکەن و من پیرۆزبایی 16هەمین ساڵیادی دامەزرانی ڕێکخراوی قوتابیانە لە سەرجەم ئەندامان و دۆستانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هیوادارم گەرم و گۆڕتر لە ساڵانی پێشوو بەردەوام لەسەر ئەو کار و چالاکیانەی کە کردویانە و بتوانن بەرەو پێش بچن لەسەری گەرم گۆڕتر بن هەرەوەن زۆر باشە پێمان خۆشە و چەند خولەکەی کە ماومانە لە بەرنامەکە بچینە شاری هەولێر بەڕێز سەرهەد عوسمان بەرپرسی ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەین کاک سەرهەد سڵاوی خوات لێبێ پیرۆزبایی خۆمان ئاراستەی بەڕێستانەکەین وەکو بەرپرسی ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەهۆی 16هەمین ساڵیادی دامەزرانی ڕێکخراوەکەتانەوە پەیامی جەنابتان چییە لە ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و پرسیاری دووەمی ژەر ئیزافەتەن چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پارێزگای هەولێر چییە کە زۆر جار دەگوترێ حزبی دەسەڵاتدار لە پارێزگای هەولێر دەبێتە ڕێگر لە تەواوی کار و چالاکی ڕێکخراوی و حزبیەکانی دەرەوەی دەسەڵاتدار یا حزبی دەسەڵاتدار لە پارێزگاکەدا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئەو دەرفەتە سەرەتا بەناوی خۆم و تەواوی ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەولێری پایتەخت پیرۆزباییەکی گەرم ئاراستەی قوتابیانی خۆشەویست دەکەین لە پۆلی یەکی بنەڕەتی تاوەکو قۆناغی زانکۆ پەیمانگاکانیش ئێمە پیرۆزباییان ئاراستە دەکەین و لەم ڕۆژە پیرۆزەدا ئێمە بەڵێنی خزمەت و بەڵێنی پشتگیریکردن و بە جوابهاتن لەسەر ماف و داخوازی قوتابیە خۆشەویستەکان دەکەینەوە و جەخت لەوە دەکەینەوە کە پەیامێکە کە دەبێ کەرتی پەروەەردە لە هەرێمی کوردستان بەرەو چارەسەری بڕوا بەرەو پێشکەوتن بڕوا بەرەو ئەوە بڕوا کە ئەو کێشە و کەم و کورتی و گرفتانەی کە هەیە بەرەو ئەو ئاراستەیە بچێت کە چارەسەر بکرێ بەڕاستی ئەوە یەک دواتر ئێمە ئەگەر بینە سەر پرسیارەکەی جەنابەت دیارە ئێمە لە هەولێری پایتەخت کە ئیش دەکەین کار دەکەین لە ناو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناوەندەکانی خوێندر لە زانکۆکان دیارە ئێمەش وەکو شارەکانی تر وە بە تایبەتی هەولێر لەوانەیە جیاوازتریش بێ لەو فەزایی کە حزبی دەسەڵات دروستی کردێ دەتوانم بڵێم تا ڕادێک لەوانەیە ئەو چالاکیانی کە لە دەرەوەی بارەگای ڕێکخراو کوردومانە لەوانەیە بە شێوازێک لە شێوازەکان ڕێگریمان لێکرابێت یاخۆ ڕێمان پێ نەدرابێت یاخود ئەگە کردبیشتمان بە شێوازێکی وا کراوەکە لەژێر سانسۆر و لەژێر چۆن بڵێ گوشاری ئەحزابی دەسەڵاتیان ڕێکخراوەکانی حزبی دەسەڵاتداردا بووە بۆیە ئێمە بەحقیقەت کە دەستمان داوەتە ئەو کارە دیارە کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێمان کارێکی گرینگە کارێکی پیرۆزە خزمەتکردنە بە هەستیارترین توێژی کۆمەڵگاکەمان کە ئەو توێژە زیندویەی کۆمەڵگە کە توێژی قوتابیە ئەمە ڕاستە ئەرکمان قورسە بەڵام کە دەبینین قوتابیان سوود و ئیسفادە و سوود و کەڵک لە ساڵاتچەکانمان دەبینن ئێمە خۆشحاڵ دەبین سەرمان بڵندە لە ناو قوتابیانی خۆشەویست کە ئێمە بە چاڵاتچەکانمان بە چۆن بڵێ بە جموجۆڵ و خزمەتەکانمان کە ئێمە دەتوانم بڵێم زۆربەی چاڵاتچەکانمان
وەڵامدەرەوەی داخوازی قوتابیانە کە قوتابی لە ئێستادا پێویستی بەچیە ئێمە لە هەولێریش وەکو شارەکانی تر هەوڵمانداوە بە بەرنمەیەکی چڕوپەر ساڵانە بە پلان و بە کۆمەڵێک بەرنامەی جوان بین ئیش بکەین و خزمەتی قوتابیان بکەین بەبێ جیاوازی ئیتمای حیزبی بەبێ جیاوازی ئەو جیاوازیانی کە ئەحزاب دروستی دەکە ئێمە ڕاستە باگراوندێکی ئیسلامیمان هەیە بەڵام لە کۆتاییدا خۆمان بە مڵکی هەموو قوتابیەک دەزانین ئەگەر بیەوێ خزمەتی بکەین خزمەتی دەکەین بەبێ جیاوازی. زۆر باشە. ئێوە وەکو ناوەندی هەولێری قوتابیانی کوردستان چۆنە کارەکەنە سەر ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە ناحیە و قەزا و گوندەکانی دەوروبەری پارێزگای هەولێر ئەو میکانیزم و ڕێگەچار و هەنگاوانە چین کە ئێوە لە ڕێوە دەتوانن پەیامی خۆتان پلانی خۆتان بیرکردنەوەی خۆتان بخەنە نێو ناوەندەکانی خوێندنەوە بە جۆرە لە جۆرەکان قوتابی لە ڕووی پەروەردەیەوە ئاراستە بکەن بەرەو پەروەردەیەکی ڕاستنی جوان کە تێکەڵ بێ بە پەروەردەی کوردەواری و ئاینیانە. بڵێ دیارە ئێمە کە ناوەندی هەولێر لە هەولێری پاکتەخت سێ ناوەندمان هەیە ناوەندی هەولێر و ناوەندی زانکۆپی مانگاکان و ناوەندی دەوروبەری هەولێریش کە خۆی لە قەزا و ناحیە و گوندەکانی دەوروبەری هەولێر دەگرێتەوە. ئێمە دیارە لە ڕێگەی میکانزمێک کە داڕشتنی هەیکەلی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەسەر گوند و ناحیە و شار و شارۆچکەکان دابەش کردووە لە هەموو شار و گوند و ناحیەک لە دەوروبەری هەولێر وە لە ناو هەولێرش لە ناوەندەکانی خوێندن ئێمە نوێنەری خۆمان هەیە ئەو ناوەند و شوێنانی کە دەستمان پێراگەشتۆ توانیوێتمان لە ڕێگەی ئەو نوێنەر و ئەو بەرپرسانی کە لە ناحیە و شار و گوندەکان هەیە ئێمە ئەو پەیامەی کە هەیتمان توانیوێتمان بیگەینین بەو شێوازەی کە دروستە و یەکانگیرە و هاو ئاراستەیە لەگەر بیر و مەبادی ئیسلامیمان دواتر لەگەر بیر و مەبادی کۆمەلگەی کوردەواری چکە کۆمەلگەی کوردەواری کۆمەلگەیەکی جوانە کۆمەلگەیەکە چۆن بڵێ هاوتەری بە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام بۆیە ئێمەش هەوڵمان داوە هەردووکان تێکەڵ بکەین و قیەم و مەبادی ئیسلامی و کوردایەتی بپارێزین. لێرەدا لە کار و چالاکیەکانمان هەوڵمان داوە قوتابی ڕابێنین لەسەر پەروەردەیەکی بەرزی ئیسلامیانە لەسەر پەروەردەیەکی دروست و پەروەردەیە کە بتوانێت ئەو قوتابیە لە داهاتوودا کادیرێکی سوودبەخش بۆ کۆمەلگاکەمان پەروەردە ببێ و بە شێوازێکی وا ئاراستەیان بکەین کادیری خۆبەخش لە ناوەندەکانی پەروەردەی و لە ناوەندەکانی تەندروستی و لە ناوەندە جیاوازەکانی تری کای کۆمەلگا کە ئێمە دەتوانین کادیرانی ئێمە و قوتابیان کە لە ڕێگەی ئێمە سوودمەند بوون سوود لە پرۆژەکانی ئێمە ببینین لە داهاتوودا بتوانین تەئسیر و ڕۆڵ و کاریگەرمانە بێت لەسەر کۆمەلگای خۆمان و بتوانین خزمەتێکی بەرچاو بکەین چکە خۆتان دەزان ئێستا ئێمە لە دنیایەکی مادیات داین لە دنیایەک داین کە کۆمەلگە بەرەو فەسادی بەرەو ئەوە دەچی کە مەبادی و لە قیەمەکانی خۆی پاشگەز بێتەوە یاخۆ هەر نەیمێنێ بۆیە ئێمە بۆ ئاراستەیە کار دەکەین کە قوتابیانی ئێمە گەنجانی ئێمە بۆ ئاراستەیەدا ببین کە ئاراستەیەکی دروستە کە مەبادی دروستە کە پاشگەز نەمنەوە لە قیەمەکانی کۆمەلگەی کوردەواری و هەمیشە سوور بن لەسەر مەبادی و لەسەر ئەوەی کە لەسەری پەروەردە کراون بە شێوازێکی دڵسۆزانە بە شێوازێکی خۆبەخشانە چونکە دیارە کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەو کادیر و بەرپرس و ئەندامانەی لە سکرتێرە و هەتا بچووکترین ئەندامی خوارێ کارەکەی ئێمە خۆبەخشیە کە کارێکی خۆبەخشی دەکەین دیارە ئەوەی ئێمە گەرم دەکات ئەوەی ئێمە دڵخۆش دەکات بە کارەکەمان تەنها و تەنها یەکشتا ئەویش خزمەتکردنە بۆ دیتنی پەرێز و بەرهەمەکانمانە لە دوای خۆمان ئەوە زۆر دڵی ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمڕۆ 7 میوان لە هەولێر و سلێمانی و هەڵەبجە قسەیان لەسەر ساڵیادی ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کرد بۆیە تەنها توانیمان 7 خولەک بۆ میوانەکان تەرخان بکەین بەڵام بە خۆشحاڵیەوە 8 خولەکمان بۆ جەنابەت تەرخان کرد لەبەری کە لە پایتەختەوە بووی داوای لێبوردنەکەین بۆەوەی کەمی دەرفەتەوە نەمانتوانی زیاتر گفتوگۆکەمان درێژە پێ بدەین لەگەڵ بەڕێستان. زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان. زۆر باشە کاگاسۆ دێنەوە لای بەڕێزت باستان لەوە کرد کە زیاتر کار و پرۆژەکانتان لە ناوەندەکانی زانکۆ پێمانگاکانە بزانین لە ناوەندەکانی خوێندن وەک لە خوێندن بنەڕەتی لە ئامادەیەکان بزانین کار و چالاکیتان لەوێ چۆنە و چییە؟ ئەو شوێنانەی کە ڕێگەمان پێدن و گرفتی مۆڵەت پێدان بۆ چوونە نێو قوتابخانەکانمان بۆ دروست ناکەن بوون لە دەربەندی خان لە گەرمیان لە هەندێک شوێن لە هەڵەبجە لە سەید سادق لەم شوێنانە بە شێوەیەکی گشتی هەندێک جار لە
سلێمانیش ئێمە کۆمەڵێک مامۆستا و ڕاهێنەری چاک و باشمان بردوتە نێو قوتابخانەکانەوە و سیمینار و وانەیان پێشکەشی قوتابیان کردو لە ڕووی ڕاهێنانی دەرونیە هێندێک وەکو پێشتر ئاماژەم پێدایە قەیدم کرد لەو شوێنانەی کە نایکەن جاری وا هەیە مخابن ینی بەداخەوە جاری وا هەیە ئارەزووی بەڕێوبەرەکە دەور دەبینێ بەزەمێ ئاماژە بە شتێ بدەم شتێکی دڵخۆشکەرانەیە لەم کابینەی وەزارەتی پەروەردەیە یەکێک لەو ڕێنمایانی کە بۆ بەڕێوبەرەکان بڵاویان کردوتەوە لەیەکی لە خاڵەکان ئاماژەی بۆ داوەکە بۆ لەمە دووە پەیوەندی باشتان لەگەڵ ڕێکخراوەکان هەبێ لە پێنا و سوودگەیاندن بە ئاستی زانستی قوتابیان ئێمە دەکەی ئەمە بخۆزینەوە پەیامێکی زۆر کورت دەی بەڵام لە 20 سانیە لە 20 چرکە بیگەێنە و لەبەری کاتمان زۆر کەماوە تەنها ئەمەوێ بڵێم ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو مەکتەبی سکرتاری سوپاسی تێکڕای ئەندامانەکەین کە خۆبەخشانە لەسەر گیرفانی خۆیان و ماڵی خۆیان سەرقاڵی کارکردن و بە ناوی مەکتەبی سکرتارەت و ئەوانیشەوە زۆر سوپاسی تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام ئەکەین کە بەڕاستی دیجیتال میدیای پەیام و باقی بەشەکانی دیکەی تۆڕی میدیایی کە پاڵپشتێکی سەرەکی کارەکانی زۆر بەڵێ خۆشەویستان وا دیارە ڕۆژی ڕابردوو قورآن خوێنی بەناوبانگی عێراقی شێخ وەلید ئیبراهیم بەر ڕەحمەتی خوا کەوتو و گەڕایەوە ئاستانەی خوا زانیاریەکی کورتمان ئامادەیە بە مۆڵەت و ئیجازەی دەرهێنەری خۆشەویست دەچینە لایەو زانیاریە و بە کۆتایی بە پرۆگرامەکەمان شەیدامامنێت و ماڵاوایی یەکەین خۆشحاڵین پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەشت تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرین دەچینە لای زانیاریەکە و ماڵتانەوە خواتان لەگەڵ ويوم يناديهم فيقول ماذا أجبتم المرسلين فعميت عليهم الأنباء يومئذ فهم شێخ وەلید ئیبراهیم عەبدولکەریم محەممەد عەبدولی لە ساڵی 1940 لە گەڕەکی عەزیزیە لە شاری ڕوومادیەی سەر بە پارێزگایان بار لەدایک بووە. لە ساڵی 1944 بەهۆی نەخۆشیەوە هەردوو چاوەکانی لەدەستەدات و نابینا دەبێت. شێخ وەلید ئیبراهیم هەر لە منداڵیەوە باوکی دەینێرێتە پەیمانگای مۆسیقای نابینایان لە بەغداد. لە دوای ساڵێکمانەوەی لەو پەیمانگایە وەلید ئیبراهیم واز لە کاری مۆسیقا دێنێت و دەستەکە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز لەسەر دەستی کۆمەڵێک لە مامۆستای زانا وەک شێخ محەممەد عەواد و حاجی ئیبراهیم و خات و عەفیفە محەممەد سعید. لە تەمەنی 15 ساڵیدا کاتێک وەلید ئیبراهیم بەشداری پێشبڕکەیەک دەکات کە بۆ قورئان خوێنانی عێراقی سازکراوە بەهۆی دەنگخۆشیەوە ناوبانگ دەرەکات. لە تەمەنی 26 ساڵیدا و لە ساڵی 1967 وەلید ئیبراهیم بەتەنها دەچێتە وڵاتی کوێیت و لەوێ بۆ هەمیشەیی نیشتەجێ دەبێت. سەرەتا لە ماڵی پورزایەکی دەمێنێتەوە و لەوێ دەبێتە بانگ بێژ لە یەکێک لە مزگەوتەکاندا. هەر لە کوێیت دەچێتە پەیمانگای پێشنوێژ و وتارخوێن. ئەو پەیمانگایش بە پلەی یەکەم تەواو دەکات. وەلید بۆ ماوەی 6 ساڵ لە خانەی قورئانی پیرۆزی ئەزهەر زانستی قورئان و ڕاوەکردنی قورئانی پیرۆزی خوێندووە. لە دوای چەند ساڵێکمانەوەی لە کوێیت گەشتێگەکە بۆ قاهیرە و لەوێ دەچێتە خزمەتی قورئان خوێنانی بەناوبانگی جیهان شێخ عەبدولباسط عەبدولسەمەد و شێخ محەممەد سدیق مەنشاوی و ئەوانیش هاندەرێکی باشی وەلید دەبن بۆ ئەوەی لە خزمەتی قورئانی پیرۆزدا بێت. شێخ وەلید ئیبراهیم شێوازێکی تایبەت بە خۆی هەبووە لە خوێندنەوەی قورئانی پیرۆزدا و لەسەر شێوازی عێراقی قورئانی خوێندووەتەوە. شێخ وەلید ئیبراهیم لە چەندین مزگەوتی کوێیت پێشنوێژ بووە و وەکو مامۆستا لە قوتابخانەی ئیسلامی ئافرەتانی ئێواران و قوتابخانەی معەتیەی ئەنساری لە کوێیت خزمەتێکی گەورەی کردووە. لە دوای جەنگی کوێیت هەر لە وڵاتە خانەنشین بووە تاوەکو پێش نەخۆشکەوتنیشی بە تایبەتی لە دەشەوی کۆتایی هەموو مانگێکی پیرۆزی ڕەمەزان لە مزگەوتی عەوزا بەشداری پەرستشەکانی کردووە. قل